بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر داهاتووی جەنگی ئیسرائیل و ئێران لێکەوتەکانی لەسەر خۆرەڵاتی ناوەڕاست لەسەر عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە بێ لە ڕووی ئابوووریەوە بێ وە سەبارەت بە داهاتووی جەنگەکەش ئایا درێژخایان دەبێت یاخود ئەمریکا و ئێران دەگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ بەرنامە ئەتۆمیەکەی چی لێ بەسەدێ و سەبارەت بە هەرێمی کوردستانیش ئایا هیچ لێکەوتەی دەبێت و چی لە قازانجی کوردە لەم بارودۆخەدا لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر یاسین تا نووسەر و لێکۆڵەر و شارەزای کاروباری عێراق و دکتۆر کامەران ئەحمەد پسپۆری ئابووری و کاک بینەر کوردی ماستەر لە کاروباری نێودوڵەتی و شارەزای کاروباری ئەمریکا سەر لەسەر دەکەین سەرم پرسان دەکەین زۆر بەخێر و سوپاسیان بە دەمتان دەکەین دکتۆر یاسین لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەوەی کە ڕوویدا جەنگی ڕاستەوخۆی ئیسرائیل و ئێران بەرکەوتەی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرە و ئێستا کاریگەریەکەی چی دەبێت لە مەودووە لەسەر خۆڵاتی ناوڕاز لەسەر ڕۆڵی چێ دەبێت تەزیلهێزێکی هەرێمی زۆر سپاس سڵاو لە ئەمیانە بەڕێزانە سڵاو لە بینێرانیشت ڕوونە ینی کە ئێمە لە بەشی سێمی ئاژین لە لێکەوتەکانی 7 ئۆکتۆبەر خۆی یەکەم جا بە غەزە دەستی پێکرد دوای هاتە لوبنانەوە بەر سووریایش کەوت بۆ پێی سووریا و لوبنان هەمیشە چارەنووسێکی هاوشێوە هاوبەشیان بەیەکەوە هەیە ئێستا لە فەسڵی سێمی هاتوۆتە سەر ئێران یەکێک لەو شتانی کە زۆر سەیرە ینی زۆر جێگەی سەرنجە ینی بەسەر عێراق تێپەڕی ئێستا مەترسی هەیە مەسەرەن فەسڵی چوارەمیشی هەبێ بەش چوارەمیشی هەبێ بێتەوە بەسەر عێراق ئەمڕۆ سوودانی سەیرانی بەسەر پێ دوایە بەر لەوەی گەشت بە عێراق لەبەرەوەی چاوەڕانکراو بێتە عێراق چاوەڕانکرا بوو لەبەرەوەی هەندێک لە بەش لە عێراق تێوەگلانی چوونە ناوەڵە انخراطیان کرد بە عەرەبیەڵێ بەشدار بوون لە جەنگی کۆمەکی غەزە بەشدار بوون لە کۆمەکردنی غەزە بەشدار بوون لە ئەو محوەرەی کە پێی ئەوترێ مقاومە ئەبوو مەسەرەن گورزێکیان بەرکەوێەوە نزیکیش بوو لەوەی بەریانکەوێ ڕەنگە ئەو کاکبینە دواتر بۆمان باسکە باشتر بەڵام بە نێوانگیری ئەمریکا و بە هەندێک بارودۆخی تایبەتی عێراق و بە هەندێک هێزی تری پارسەنگ کە لە عێراق ڕێگرن لەوەی بەتەواوی عێراق بچێتە ناوەمبەرەی مقاومەوە ئەوە نەبوو چووە ناو ئێرانەوە ئێستا ئەمڕۆ سوودانی لێدوانێکی زۆر جێگەی سەیرەکە ئەویش هاتووە لەسەر بۆچوونەکەی ئەردۆگان بۆچوونەکەی تورکیا کە پێی وە ئیسرائیل ئەوێ خۆرهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ ئەمە ئێرانی و قەلەقی عێراق پیشانەدا لە ئەگەری ئەوەی کە ئەویش بگرێتەوە بەڵام چونکە ئێمە تا ئێستا ناتوانین کۆنتڕۆل ئەوە بکەین گەرنتی ئەوە بکەین کە لە عێراق ئەتوانرێ کۆنتڕۆڵی گروپەکانی مقاومەیە ئەو باڵە ئێرانیانە بکرێت گەرنتیەک نییە هەر ئێستاکەی ماتوین بۆ ستۆدیۆ خەڵکێکی زۆر بەرەو جسری مەعەلەق حەشدی شابین بۆ خۆپشاندان ئەچن بەڵام ئەمانە عێراق ئێسەڕەکەی پێداون وەکو تەنفیس خۆ بەتاڵکردنەوە خۆپشاندان کرد بەڵام ئایا لە سبەی و دوو سبەی کە ئەم ئەبینن تاران ئەسووتێت تاکێتوان ئەمەدان بەخۆیانە بکرد ئەمە دەرهات بەم چەند دەوڵەتە حتمما وڵاتانی تریش هەم نیگەرانیان هەیە گەسەیەکی سعودیەکان ئێستا بە عەکسی 2500 ئەوانە هاوسۆزن نەکەڵ ئێران ئەگەر بە ئەلامیش بێ بە میدیایش بێ ینی جارانە سەدەمی ئۆباما چاوەڕێ ئەوە بوون کە ئەمریکا لە ئێران باعثە پێچەوانەوە سەیکی قەتەریەکان نەک لە ڕێگەی جززیرەوەوانەوە ئەو ستون نووسەکانیان خەوانی کە ڕۆژانە ڕایگشتی ئاراستەکان زۆر نیگەران لەوەی کە ئەگەر ئەمە بۆ ئیسرائیل بچێتە سەر مانای کۆتایی هاتنی ناوچەکە زۆر بۆ چوونی تر زۆر وڵاتی تری عێرەبی ئەم تەسو نیگەرانیان بەس ئەو ئێستا ئەوەی کە ڕێسەعودیەکان لە پاڵ ئێران بن بۆچی لە چی سەرچای گوت یاخود ئەو قەتەریەکان وڵی پێویست بە باڵدەستی ئیسرائیل دەربارەی سعودێت چیرۆکەکەی درێژە بەڵام بە کوردی و بە کورتی لەو کاتێک کە بێهیوا بوون لە ئەمریکا فترێک لە فترەکانە لە سەردەمی لە ویلایەتی یەکەمی ترامپا بینیمان لە سای 2019 باڵە ئێرانیەکان توانیان ئارامکۆ پەخەن بەرهەمێنانی نەوتکەەوە شتێک بزۆ گورچێک بڕبوو بۆ سعودیەکە یەک ڕۆژ لە دواکەوتنی لە مەسەلەی نەوت و ئەمانە چەند ساڵ دوای حالە و پلانە پەرە پێدانە درێژخایەنانی کە هەیەی ئەو ڕۆیەی 2030 هەیە پلانی خۆڕزارکردن لە نەوتی هەیە لە دوایەوەی کە چین بوو بە نێوانگر و ئاشت بوونەوە بۆی دەرکەوتانی هەردوو لە ئێران و سعودی سوودمەند بوون لەو ئاشبوونەوە لە نزیک بوونە بۆی لەو کاتەوە زۆر دەست پێوە گرن ینی دەستگرن بەو نێوان باشیە و هەردوو لا بەرهەمەکەیان چنیوتەوە سعودیا ڕزگاری بۆ لە موشکی حوسی ڕزگاری بۆ لە هەڕەشەی حەشتی عێراقی ڕزگاری بووە لە کێشەی بەحرین و دەستێوەردانی ئێران لە بەحرین و لە کێلەکەی ڕۆژهەڵاتی کە مەنتیقە نەوتی حەساسەکانە جۆرێک لە هەماهەنگی و یەکلایی بۆ تۆ چونکە سعودیە هەموو ئەم شتانی وەلانەوە یەک ئامانجی زۆر زۆر گەورەی هەیە کە ئەوەی پێوتێ 2030 چۆن خۆی لێکەوتەی نەوت لەسەر خۆی کەم کاتەوە کاتۆر باشتر لە ئابووری شارەزایە
ئەمە پێویستی بە ئاقرایی هەیە، پێویستی بە نێوان باشی هەیە لەگەڵ 4 دەورە هەرێمایەتیەکە. یەکێک جەمسەری سەرەکی لەمە ئێرانە، بۆی ئەوان هەموو شتێک پلانیان هەیە کاسی یا جامی جیهانی لە سعودیە بکەن، پلانیان هەیە شاری زیرە بکەن، شاری نیوم بکەن، بە جۆرەها شێوە، ینی هەموو قورسایی و بەرهێنانی خوان کردو سەیاری ئەلکترۆنیەکان دەست بۆ بەرهێنان. ئەمە لە دۆخێکی ئۆقرەیە ئەکرێەوە، ئەوان قەناعەتیان بەوە هەیە کە لەگەڵ ئێران باش بن، ئەم شتانیان باشێت دەسەر، ئەگەر خراپ بێت ناچێت. سوپاسەکەم دوای دێنێ و سەر عێراق سەرسەرین کاکتۆر کامران بەخێر بێ بەرلەوەی وسینە ئابووری جیهانیەکە گە خوێندنەوەیەکمان بۆ کەی سەبارەت بە ئاڵوگۆڕی بازرگانی ئێستا هەرێمی کوردستان و عێراق. ئاڵوگۆڕی بازرگانیان هەیە لەگەڵ ئێران، بەڵام دەواازەی تریشیان هەیە. هەم وەزارەتی بازرگانی عێراق و هەرێم بازەوەکەن کە خۆراکی پێویست، موادی پێویست هەیە. هیچ چەڕشەیەک هەیە لەسەر کەلوپەل و پێداویستی خۆراکۆوانە بۆ هەرێم و بۆ عێراق پێویست بە نیگەرانی ناکات چونکە دەواازەی دیکەش هەیە وایە؟ سەرەتا بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ئەم دیمانێ، زۆر بە خێراتنی هەردوو مامۆستای ئەرزیز و بەڕێز، سپاس بۆ ئێوەش. بەخێر بکرێت. جەنگی ئیسرائیل ئێران وەک مامۆستا فەرمووی ئەڵقەی سێمیەم جەنگەیە کە لە دوای 7 ئۆکتۆبەر بەرپا بووە. ئەگەر سیر بکەیت بمبورە جەمەوە سەر وەڵامی پرسیارەکەت لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل لە ساڵی 1948 جەنگی عەرەب ئیسرائیل هەبووە. عەرەب ئیسرائیل 1 65 2 56 2 65 3 73 4 72 5. ئەم جارە جەنگی عەرەب ئیسرائیل تەتەوری کردووە بۆ جەنگی ئیسرائیل لەگەڵ ئەڵقەوابەستەکانی ئێران کە ناوی نراوە بە بەرەی بەرگری جەبهەی مقاومە. ئەم جەنگە جەنگێکی گەورەترە لە ڕووی ژمارەی دانیشتوان، لە ڕووی ڕووبەری زەوی، لە ڕووی توانە ئابوووریەکان کە بەکاردەهێنرێت لەم جەنگەدا، کە جەنگەکەش جەنگی سارد نییە، جەنگێکی گەرم و خەست و خۆڵە، ڕۆژانە دەیان و سەدان مرۆڤ خوێنیان ڕژێ چ بە کوشتن چ بە بریندار. باش بەس بەرلەوەی مادەم باسی ئابووری و جەنگت کرد، بەهێزی ئابووری ڕۆڵ دەبینی لە هاوکێشەی جەنگ؟ هیچ بزا و تێک باش لەسەر ئەم گۆی زەویە بە بێبوونی پشتێکی ئابووری گەورە ئەنجام نادرێ. یعنی ئەگەر ئیسرائیل توانای ئابووری 120 ملیارد دۆلاری بۆ ئەم جەنگە تەرخان نەکرد بێ کە ڕۆژانە نزیکی ملیارێک دۆلاری تێچێت، ڕۆژانە ملیارێک دلار خەرجی جەنگە، ئەگەر زیاتریش نەبێت. بەس هەستانی F-35 و نیشتنەوەی 50 ملیۆن بێ لەو چەپ و جبەی تەقێنێ لەسەر دەوڵەتی ئیسرائیلیە. شەڕ کە تۆ ئەڵێ شەڕ لە وەختی جەنگی عێراق ئێرانە بودجەی گشتی عێراق ڕۆژێک نەچۆتە پەرلەمانی عێراقەوە، هەرچەندە عێراق ئەگەر بە کارتۆنیش بێ لە ساڵی 1970 بۆ بە خاوەنی پەرلەمان. باش بەڵام دوای لەو جەنگەیە لە سەتانەوەتی تەواوی ئیراداتی عامەی دەوڵەتی عێراقی دەساتە گشتیەکان بە قەرزی دەرەکیشەوە لە سەتانەوەتی بۆ پڕکردنەوەی تێچووی جەنگی عێراق ئێران ڕوویوە، لە سەتادەی بۆ خەڵکی مەدەنی ئاهات خەڵکی تەنیسبیەن باشە ژیاوە وەختە باشە. لێرە ئێستا ئێمە کۆماری ئیسلامی ئێران بە سنووری هەڵام لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست نەکردبێ 1200 کیلۆمەتر سنوور هەیە لە ڕۆژهەڵاتی عێراق. لە هەرێمی کوردستان زیاد لە 400 کیلۆمەتر ئەمە سنوورمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە، بەشێکی زۆری پارێزگای سلێمانی و بەشێکی کەمی لە پارێزگای هەولێرە، بەشێکی ئێستا بەر پارێزگای هەڵەبجاکەوێت. ئەم سنوورە دوور و درێژە چەندین خاڵی ڕەسمی و ناڕەسمی بازرگانیکردن لە نێوان ئێمە و کۆماری ئیسلامی ئێرانە هەیە، چەندین خاڵی گومرگی ڕەسمی و ناڕەسمیش لە نێوان حکومەتی فیدرالی عێراقی و کۆماری ئیسلامی ئێرانە هەیە. ئەو بەپێ ئەو هەواڵە کە من بیستومە، ئەو ژمارەی من بیستومە، ئەڵێ بێژگە لە نقطە خاڵە ڕەسمیەکانی وەکو کە لە حاجی وەمەرانەوە تا ئەگەی ماغ و پەروێزخان هەیە، تا پەروێزخان ئەوە پشتەیە، ئەوە شوشمێ، ئەوە کێلەیە، ئەوە نازان کوێ ئەڵێ 19 خاڵی تریش هەیە کە
بە هیچ جۆرە باسییان ناکرێ و ناڕسمین بە پێی ئامارە ڕستمیەکان کە باس دەکرێت قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئێران و عێراق ساڵانە زیاترێ لە 12 میلیارد دلار 6 میلیارد دلاری ئەڵێ لە ناوچە هەرێمی کوردستانەوە دروست دەبێت لێرەیە ئەمە ڕسمیەکەی ئەی لە ناڕسمیەکانەوە ئەویان من ناتوانم هیچ پێ بڵم چونکە ئامار هیچ ئامارێکمان لەلا نییە اینجا لە کارەساتی ئەم ئاڵوگۆڕەیە لەم 6 میلیارد دلارە 5 میلیارد و نیوی زیاتری شمەک لەوێەوە دێ بۆیە کەلوپەلی خۆراک و پێداویستەکان ڕۆژانە شمەک باشە یعنی گودز ئەلسلع هەموو شتێکە گرێتەوە هەموو شمەکێک کە پارە بکات لە قەڵەمێکەوە تاگەیتە چ شتێک تۆ لە مێشکردایە ئەو پێوترێ شمەک بێژگە لە خزمەت گوزاری کە خەڵک ڕوا لەوێ خوێنێ چارەسەری پزیشکیەکە کەواتە تۆ ئاڵوگۆڕێکی خزمەت گوزاری شمەکی شتێ بەس قەبارە گەورەکە لە چیایە لە شمەکایە لە مادەکەیە لە شتە فیسکەڵەکەی داەتی باشە لێرەیە ئێمە بای 500 میلیۆن دلارێک شت تەزدیرەکەین بۆ ئێرە دەنێری لێرەیە سیرکە زۆربەی ئەو شمەکانی کە بۆ عێراق زۆرترینی لە خۆراکی تایە لە میوە و سەوزە بەڵام ڕۆن و برنج و شەکر و ئەو شتانەی تیانە کە لە ئێرانەوە دێ بۆ ئێمە هەندێک نەوعی برنجی دەگمەنی تایە وەکو برنجی ڕەشت و مازندەران و ئەوانە کە لە نەوعیە تا باڵان و حەجمێکیشی کەمە و لە کوردستانیشە تەنها ماڵە ئەوانەی کە توانای ئابوووریان بەرزە ئەوانە بەکاردێنن باقی شتەکانی تر مەسەلەی شتی نایلۆنە یان ئەشیای معمەلەکانە ینی کۆمەڵی لەو بابەتە شتانەیە کە کەمتری خۆراکیە جل و بەرگە پێڵاوە ئەم بابەتانە زیاتر دێتە کوردستان بەزی ساڵگۆڕی بازرگانیەکە نەوەستاوە بەردەوامە تاوەکو باش دەستگای بەرهەمهێنانی کۆماری ئیسلامی ئێران کارگەکانی بەرهەمهێنان لە کۆماری ئیسلامی ئێران جا یەک ڕاستی تریشێ بابزانین کەرتی پیشەسازی بە عەرەبی بە سەناعەت تەحویلیە زۆربەی زۆری لە ئێران کەرتی تایبەتە دەوڵەتی نییە هی حکوومەت نییە کەرتی گشتی نییە کێڵگەکانی بەرهەمهێنانی خۆراک کێڵگەکانی بەروبوومی میوە ماسی هەنگ هەموویکی کەرتی تایبەتە لە ئێران کەرتی تایبەت ئەمە فەزڵەکە ئەگەڕێتەوە بۆ زمانی ڕەزا شای پەهلەوی لە دوای شەنگی گیانی دووهەم بناغەیەکی پتەوی دانا بۆ کەرتی تایبەت لە ئێرانە ئەنجاش چاکسازی ئابوووریەکانی محەممەد ڕەزا شا لە ساڵی 1966 و چارەسەرکردنی کێشەی زەوی و بە یاساییکردن و دوورخستنەوە بە حەقیقی کەرتی تایبەتی ئێرانی کەرتی دەستی حیزبی لەسەر نیە وەکو ئەوی لای ئێمە باگسیەکەین کەرتی سەرمە تایبەتمانەیە کەرتی تایبەت ئێمە بەوەی کردی من زۆر شوێنە قسەم کردووە لە کوردستانی عێراق بە دەرەجەی یەک و ئێستاش لە جنوب هەمان نەخۆشی هەیە کەرتێک هەیە پێوترێت کەرتی جیاکەڵا من ناوم ناوی جیاکەڵا تۆ پشت دەریە زانی یانیچی جیاکەڵا لە کەرتی تایبەتیش و کەرتی گشتیشی ڕز دێبڕیەوە ئەویش کەرتی ئەحزابە ئەو ئابووری کە حیزب دەسەڵاتدارەکانی کوردستانی ئەمڕۆ کوردستانیان پێوە ئەو لە ئێرانەوە بدینی دێمەوە خزمەتت لەسەرەوەی ئایا پێویست بە قەلەقی ناکە دوای دێمەوە خزمەتت باشی کاکتۆریکە سوپاس ڕوونکردنەوەکان کاوینەر جەناب شتە خێر بیت سوپاسیان بەدەبوون دەکەین دەمانوێت بەڕێز لەوە دەست پێ بکەین بڵێن لە ناکۆکیەکانی ئێران و ئیسرائیل جا لە ڕووی استراتیجی بێ ناکۆکیان لە ڕووی ئەمنیەوە بێ لە ڕووی سیاسیەوە بێ ئەم ناکۆکیانە بۆ وای کرد یعنی سەری لە جەنگێکی ڕاستەوخۆوە دەربچێت زۆر سپاس کاک زۆر سپاس خۆشحاڵم کە لێرەم و زۆر بەخێرهاتنی جێشانازیەکە لەگەڵ کاک دکتۆری بەڕێز و کاک دکتۆری بەڕێز پرۆگرامەیە بەشدارم لە حەقەدا مامۆستایانی بەڕێز زۆر جوان کردیانەوە پرۆگرامەکە هەڵسەنگاندنێکی دۆخەکەی کرد لەوەی کە ئێستا تێداین بەڕێزیشان باسی لایەنە ئابوووریەکەیان کرد ئەوەی کە هەیە لە ئێستادا وەک مامۆستای بەڕێز ئاماژەی پێ ئەڵقەی سێمی ئەم ململانەیە ئەمە خوێندنەوەیکی دروستە و لە هەمان کاتدا ئەمەی کە ئێستا هەیە ئەم گرژیانە
تەنها پێشهاتێک نییە کە وەڵامدانی ئەم پێشهاتە تازانە بێت بەڵکو ئەمە ناکۆچیەکە یاخود ململانەیەکە کە لە نێوان ئەم دوو وڵاتەدا بۆ ماوەیەکی دوور و درێژی درێژخایەن ڕێگی داکوتاوە لەسەر چەند ڕەهەندێکی گرنگ کە ئەم دوو وڵاتە ناکۆچی و جیاوازیان هەیە بەرامبەر یەکتر. یەکێ لە لایەنەکان لایەنی استراتیژی، یەکێ لە لایەنەکان لایەنی سەربازی، یەکێ لە لایەنەکان ناکۆچی سیاسیە، یەکیشی تر لە ناکۆچیەکان ناکۆچی سەربازیە. ئەم دوو وڵاتە لایەنە استراتیژیەکە لە چ ڕوانگەیەکەوە ناکۆکیەکە دروست بوو ئەگەر لایەنە سیاسی و ئۆشمان بۆشی بکەیتەوە؟ خۆی لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی ئیسلامی ئێرانەوە 1979 هەتاوەکو ئێستا ئەم وڵاتە ماوەی 14 تقریباً بەردەوام ڕۆژانە لەسەر شەقامەکانی، لەسەر میدیاکانی سیاسیەکانی، میدیاکارەکانی گرژێکیان هەیە بۆ وێست، بۆ ڕۆژئاوا، بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی ڕۆژئاوا و بۆ ئیسرائیل. بەردەوام باس لەوە دەکەن ڕوخان بۆ ئیسرائیل یاخود نەمانی ئیسرائیل، ڕوخان بۆ ئەمریکا، نەمانی ئەمریکا، مەرگ بۆیان. وشەیە تۆزێ قورس بوتم بە ئەویان نەڵێم کاک دکتۆر. ئەمە بوونی هەبووە هەردوو لە هەوڵیان داوە هەم ئێران هەم ئیسرائیل کە ببنە وڵاتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەژمۆنیان فراوان بێ بەسەر ناوچەکەیە. بۆ نمونە ئێرانیەکان بۆ دروستبوونی دەتەرەنسیان پشتێنەیەکی ئاگرینیان بە چواردەوری ئیسرائیلدا دروست کردووە. گروپی پرۆکسیان هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە کە بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە بە فراوانی بڵاوبوونەتەوە و تاوەکو ئەم دواییانە و ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبەر ئەمانە وەکو دیتەرەنسێکی ئێرانی بەکارهێنراون بۆ بەرپەرشدانەوەی هەر ئەگەرێکی هێرشی ئیسرائیلی. بەڵام ئێستا ئەم دیتەرەنسانە نەماون، بۆیە ئێرانیەکان هەستیان بە نیگەرانی کردووە، هەستیان بە ترسێک کردووە کە لە ناوچەکەیە هەم لاواز بوون لە هەم کاتیشە پەراوێز خراون. بۆیە ئەم ناکۆچیە تازە نییە و بوونی هەیە بۆ ماوەی چەندین دەیە. بەڵام بۆ لە ئێستا دەگەشتە خۆناغی پێکدادانی سەربازی. ڕاستە ناکۆکی کە لە 1970 دەست پێ دەکات، بەڵام بۆ گەشت ئێستا خۆناغی پێکدادانی سەربازی پلانەکە دژی ئێران هەر دەمێکە داڕێژراوە لێدانی ئێران خۆی ئەوەی کە دەخوێن لە بینی ئیسرائیل و ئەمریکا یاخود فرم لە دوای 7 ئۆکتۆبەرەوە ڕۆژهەڵاتی ناوڕاست گۆڕا. ئەو ڕۆژهەڵاتە ناوڕاستە نەما، بەڵام لە هەمووی گرنگتر ئێستا ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕۆژهەڵاتێکی ناوڕاستی دووجەمسەری نییە. ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕۆژهەڵاتێکی ناوڕاستی فرەجەمسەریە. وڵاتی زۆر بەهێز هەیە، تەنها جاران دەوترا ئێران هەیە لە بەرامبەرە سعودیە یاخود ئێران ئیسرائیل زیاتر بەم دوو مەحوەرە ناوزەند دەکرا. بەڵام ئێستا ئیماراتە هەیە، ئێستا قەتەڕ هەیە، ئێستا تورکیا هەیە، ئێستا ئیسرائیل هەیە، ئێستا لە هەمان کاتدا ئێرانە هەیە. ئەمانە هەموو لە هەوڵدان بۆ ئەوەی ببنە ئەکتەری هەرە باڵای ڕۆژهەڵاتی ناوڕاست لەبەرەوە ئەم کێبڕکێ هەیە. بەڵام لە دوای 7 ئۆکتۆبەرەوە کە ئەو ڕووداوانە ڕوویدا ئیسرائیلێک بە بڕوای ئیسرائیلەکان بە بڕوای ئەمریکیەکان ئێران هۆکاری سەرێکی ئەم ڕووداوانەیە. بۆیە هێڵی سووری ئیسرائیلی تێپەڕی، ئەو هێڵەی کە خۆیان هەیەە بۆ ئاسایشی نیشتیمانی خۆیان، بۆ ئاسایشی قەومی خۆیان ئەم هێڵە تێپەڕی. بۆیە ئەمە دیمان پرسی ئەتۆمی هاتە ئاراوە. ئیسرائیلیەکان بەردەوام باسییان لەوە دەکرد کە ئەمە ترسێکی گەورەیە و بە ماوەی چەندین دەیەش ئەمە هەیە، ینی ئەم ترسە هەر هەبووە بۆ ئیسرائیلیەکان. بەزەوە بیانوێیان ترسەکەی دروست کردووە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران یاخود وەکو بیانوێ کە پاساوێک بۆ هێرشکردن گەیشتە واستەی ترسەکە دروست بکات. خۆی بەپێی ئەو داتایانەی کە بەردەستە، بەپێی ئەو لایەنانەی کە هەڵسەنگاندن بۆ پرسی ئەتۆمی دەکەن لە جیهاندا، ئێران گەشتۆتە دۆخێک کە زۆر نزیکە لە دروستکردنی چەکی ئەتۆمی. ئەمە هێڵێکی تەواو سوورە بۆ ئیسرائیل، بۆ ئەمریکا و بۆ ڕۆژئاوا و بۆ دەوڵەتانی ئەوروپا بە بڕوای خۆیان. ئەوان پێیان وایە کە ئێران نابێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. بۆیە باشە چی ڕوودەدا بۆ نمونەگەر بێتە چەکی ئەتۆمی دەبێت تازل هێزێکی هەرێمەتی چی ینی هێزێکی پێدەبەخشێ یاخوتەنە بوارە ئەمنیەکەیە بۆ نمونە. ئێران لە دوای ئەوەی دیتەرەنسی ئەو پشتێنەی کە شکا ئێستا پێویستی بە دیتەرەنسێکی تازە. یەکێک لەو دیتەرەنسانە کە پێویستێتی ئەم پرسی هەبوونی چەکی ئەتۆمیە. بەڵام پرسی هەبوونی چەکی ئەتۆمی لێک تێگەیشتنی جیهانی هەیە، ڕێکەوتنامەی جیهانی هەیە. چەند وڵاتێک فراهەم کراون بۆ ئەوەی کە بتوانن ببنە خاوەنی ئەم چەکی ئەتۆمیە و ئەمانە بە ڕێکەوتنامەی نێودەوڵەتی ڕێک خراوە. ئێران یەکێک نییە لە وڵاتانە. بۆیە
هەر شێوازێک هەر ئاراستەیەک کە بە دژی ئەو ئاراستەیەدا بڕوە واتە لە دژی ئەو ڕێکەوتن نامەنێ و دەوڵەتیانە واتە لە دژی ئەو پۆڵەسیانەی کە ئەوروپا و کە ئەمریکا و کە ئیسرائیلی و کە وڵاتەکانی تر هەتا وڵاتانی کەنداویش ئیماراتەکان سعودیەکانەوە ڕێبخابۆنە منە بۆ پاکستان هەیبێ بۆ ئێران نەیبێ یاخود بۆ ئیسرائیل هەیبێ ئەتۆم بۆ وڵاتێکی تر نەیبێ خۆی لایەنی یاسایەکی من پسپۆڕ نیم لە لایەن یاساەکە بەڵام بەپی ئەو ڕێکەوتە نامە جیهانیانی کە هەیە بەپێ ئەو لێک تێگەیشتانەی کە هەیە ئەم وڵاتانە چەند وڵاتێکن کە دیاری کراون و ڕێژەکەشیان پێم وا بێت دیاری کراوە ینی ئەوە نییە هەر وڵاتێک بیاوێت بڵێ من ئەتوانم ببمە خاوەنی چێکی ئەتۆمی بێت دەستکات بەوەی کە سەرچاو مرۆیەکانی بەرزکاتەوە و ئینڤستمنت کا بۆ ئەوەی کە بتوانێت ببێتە خاوەنی چێکی ئەتۆمی بەڵام هاوکێشە ئیقلیمەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستیش لە ئێستاە تەحملی ئەوە ناکات کە ئێران خاوەنی چێکی ئەتۆمی چی ڕوودەدا ئەگەر ئێران بۆ نمونە بگاتە چەکی ئەتۆمی ئەگەر زۆرە کاک دکتۆر ئێمە لێرەیە باسی ئەگەر ئەەکەین ئێمە لە ئێستاە باسی ئەوە دەکەین کە تۆ چەند وڵاتێکی زلهێزە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەمویان بە دژی یەکەن مەساڵحەکانیان دژی یەکە هەمویان بەردەوام لە ناکۆچیدان بۆ ئەوەی کە ببنە ئەکتەری باڵا لە ناوچەکە ئیسرائیلت هەیە لەولاوە سعودیت هەیە لەولاوە قەتەڕت هەیە لەولاوە ئیماراتت هەیە لەولاوە تورکیات هەیە ئایا لە ئەگەری گەیشتن بە چەکی ئەتۆمی ئێرانیدا ئەم وڵاتانە داوای چی دەکەن ئەم وڵاتانەوانش پێدەوەرەوە تۆم دەڕۆ تۆ ئەگەر ئێران چەکی ئەتۆمی ئەبێت محەممەد بن سلمان چەندین جار لە لێدوانەکانی وتێتی ئەگەر ئێران هەیبێ منیش ئەمەوێ ئەگەر ئێران نەیبێ منیش نامەوێت بەڵام ئەمە تەنها سعودیەکان واناڵێن ئەمە تورکیەکان واڵن ئەمە قەتەڕەکان واڵن ئەمە ئیماراتەکان واڵن ئەمە ئیسرائیلەکان واڵن و لەوانەیە لە پشتی پەردە وڵاتانی کەشوا بڵێن بۆیە ئەمە تەنها پرسێک نییە کە پەیوەندی بە ئێرانەوە هەبێت پرسێکە کە پەیوەندی بە ئاساییش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە هەیە سپاس دەکەم کاکتۆر یاسیمێ و خزمەت بەڕێز سەبارەت بە عێراق ئەو زەما بڕێرە سپەی پەرلەمانی عێراقیش کۆبوونەوەی بکە لەسەر ئەم بارگژیانە عێراق تا کوێسا خۆی پاراستووە پەیوەندی بە سیاسەتی سوودانیەوەیە چییە بڵین دۆخەکەش لە عێراق ڕۆکوێ دەڕوا یەکێکە لە بیدای وتم یەکێکە لەو شتانەی کە نەبوو وابێ ینی سەیرە لەو ڕۆژانە هەندێک راپۆرت بڵاوبوونەتەوە راپۆرتی نێودەوڵەتی خەڵکی زۆر ئاگادار لە عێراق و پەیوەندیدار بە ژوورەکانی بەڕیان مناقەشەیانە کە ئایا عێراق لە بەردەم گۆڕاوە کە تێوە نەگلا لەم شەڕە یان ئەمە پەن خواردنەوەیەکە و کاتیە و لە قۆناغەکانی دێتە ناو شەڕێک بەڵام ئەگەر لە دەرەوە بینەوە بۆ ناو عێراق ئەمە سەیریکەین ئێران زۆر لەو ماوەی پێشوو ئیدیای کردووە کە لە تاران تا بەیروتی بەدەستە ئەمە ئیمتیحانی حەقیقی ئێستا دەرەکەوێت کە ئای وایەیان حیزبەڵا لەسەر غەزا هاتە جواب و باجەکەی یا حوسیەکان لەسەر غەزا هاتنە جواب و بڕێک باجیانە ئێستا قەلبی میحوەرە دڵی ئەوەی کە خۆیان بە فارسی پێوتێ کەمەربەندە لە وەسایقی ڕسمیە ئەو کەمەربەندەکە ئێستا دڵی کەمەربەندەکە گەڕ ئەگرێت هیچ یەک لەو پرۆکسیانە دەرەقانی بەدەم ئێرانەوە ناچێت طبعاً ئەمە پرسیارە ئایا ئەمانە دوورەکەونەوە لە میحوەرەکە پێیان وایە کە کەشتێکە غەرقە بێ بۆچی مەسەن ئێمە پسووتێن بەو ئاگرە یەکێک لە ئەگەرەکان دوو ئایا ئەمانە دانراون بۆ قۆناغێکی دادێ ئایا ئەمانە لە کاتێکی ترا هین ئەکەن تەفسیری جیاجیا هەیە خۆیان مەسەلەن ئەگە سەی گوتاری خۆیان کەی لا دەبێتە ئەڵێ شەکی ئێمە هیچ لە هاوکێشەکە ناگۆڕێ ئەمە شەڕی F-35 و F-16 و موشکی بالستی و تارێبی 52 مەسەلەن کەتایبی حیزبەڵڵا یاخۆت کەتایبی سەیدی شوهەدا بنمونە کۆمەڵە موشکی کورد مەودا و مەودا ئاچی لە عێراق ئەگۆڕ بەڵام لەمەش گەڕێن نفوزی ئێرانی لە عێراقا لە ڕووی ئەمنیەوە بەهێز بووە لە ڕووی کولتوریەوە و لە ڕووی جەماوەریەوە ژێرخانێکی بەهێزی نییە ئێمە لە 2019 بینیمان چۆن خەڵکی خۆپشاندار پەلاماری کۆنسوڵخانە ئێرانیاندا لە نەجاب لە بەسڕە لە کەربەلا دوو هاوئاستی نفوزە ئێرانیە کە ئێمە هەندێک جەمسەری تری شیعیمان هەیە کە لەگەڵەوە نین عێراق بچێتە مەسەلەن یەکێک لە ڕاگرە هەرە بەهێزەکانی عێراق کە نایەڵێ بچێتە ناوبەرەی مقاومە سیستانیە دوو جارە لە دوو وێستگەی زۆر گرنگە سیستانی دوو مووقفی زۆر ناوازەی دەربڕیوە خۆ سیستانی ئێرانیە و جنسی عێراقی نییە ئێرانی سیستان بەڵێ هەتا ئێستا ڕەگەزنامە عێراقی نییە
وقبولی شینیەوەری کرێ ینی بەگینا بەسەر سەرچنە ماڵ و حەفلەی شەکەن کە ڕێگەزنامی پێ بدەن چونکە مەرجەی باڵای شیعی عالم لە جنسێ گەورەترە ینی ئەوەی ڕەگە خەڵکی کوێ ئەو شتانە مهم نییە ئەو تعبیر لە جیهانێکی ڕۆحیەکە وەک پاپا چۆن ئێستا پاپای ڤاتیکان ئەمریکیە لە بەهین بەڵام خۆ لە کوێ حکومەکە هەر لە بنەڕەتە ئێرانیان خەڵکی سیستانە بەڵێ خەڵکی سیستان لە ساڵی 51 هاتوۆتە عێراق هەتا ئێستا ڕێگەزنامی وەرنەگرت باش پامی هەبوو بەڵام پامەکەی ئەو چی پامەکەی لە شەڕی غەزە کە ئێران زۆر گوشاریشی کرد لە هێزە عێراقیەکان ژووری عملیاتی بۆ دروستکردن پاڵی پەیوەندان کە بچن بەهانای حیزبەڵڵاوە سیستانی بەیانێکی دەرکرد داوای سێشتی کرد ئەوەیە کە بە میدیایی کۆمەکی لوبنان بکەن بە مرۆیی بیکەن بە دیبلۆماسی یعنی عێراق لەسەر ئاسی سیاسی هەوڵباکە موشکبارانی بەیروت کەم کاتەوە خەستەخانە بکاتەوە سیستانی خۆی فەرعینێکی کردەوە حملەیەکی تەبەڕوعاتی کردەوە لە ناو شیعە وەلەو پارانەی کە لە بەردەستێتی خۆمس پارێکی زۆر زۆری لە بەردەستاکەی زەکات و خۆمسی خەڵکە تەمەن دەوڵەمەندی مەرجع لە دنیا تەسەوڕێکرێ بەڵێ ینی مەسەلەن بە مەلاین بە ملیارات ڕەنگە دۆلاری لە بەردەست بێت لەبەرەوەی هەموو کەسێکی شیعایی پابند بە تەخلیدی سیستانی پێنجێکی داهاتەکەی ئەدا بە من چوون بۆ نەجەف لە بەرماڵی سیستانی دۆ ڕێزوەسا ڕێزێک پارە ئەدەن حقی حقوقی شەرعی پێوتێ وەسڵ وەرەگرن ڕێزێک موچە وەرەگرن کۆمەک وەرەگرن بێوەژنە فەقێ هەتیوە کەم ئەندامە و ئیلی ئاخری ئەم پارانەی لەبەردەست بۆ حملەیەکی تەبەڕوعی گەورەی کرد بۆ لوبنان بەڵام نەیهێشت هیچ کەسێک فتوای جیادی نەبوو وای نەدا هیچ کەس لە عێراق بچێت چونکە سیستانی زۆر ڕێز لە حدودەوە نیشتیمانیەکان نەکرێت دوێنێ پێرێ بەیان نەخۆی ئێرانیە مەفرۆز بوو ئێستا لە خامنەیی لە ئێران لە کۆماری ئیسلامی ئێران تونتر بایە ینی لە دەربارەیەوە بەڵام بەیانێکی دەرکرد بەڵێ ئیدانەیەکە هاوسۆزە دوعای خێر بۆ کوژراوەکە بۆ برینارەکانەکە بەڵام هیچ ڕێگە نادا بۆی باسی ئەوە ناکە کە عێراق بچێ بەخانە ئێرانەوە وەکوڵین دوو لە بەیان نامەکە بە گوشەیەک بە ئاماژەیەک باز لە ڕێبەری ئێرانی و نظامی ئێرانی و حکوومەتی ئێرانی ئەوەی لێ خوێنرێتەوە کە سیستانی مەسلحەتی یەکەم بەلا عێراق بەلایەوە یەکەمە و پێی وایە ئەو سنوورەی لە عێراقەیە مقدسە نابێ هیچ هێزێکی شیعی بچنە دەرەوە چونکە تێ ئەگا لە خۆ ئەو ڕێزەی کە سیستانی لە دنیا هەیەی و پاپای ڤاتیکان دێ بۆ لای و گۆتێرێش دێ بۆ لای و کاتی خۆشی کە لە سەردەمی بریمەرە کۆفی عنان و هەموو دنیا چیان لەسەر سیستانی بۆ احترامەکە هی ئەوەیە کە کەسێکە پابندە بە قانونی و دەوڵەتی پابندە بە سنوورە نیشتیمانیەکە پابندە بە مەسلحەتی بەرژەوەندی باڵای عێراق پێی وایە ئێستا گەر عێراق بچێتە ناو شەڕێکەوە فتوا با بچنە دەرەوە ئەو کاتە عێراق بێ بە دەوڵەتێکی مارقە دەوڵەتێکی لە یاسا دەرچوو و ئەو کاتە ئەمریکا ئەتوانێت سزای بە ئەتوانێت قەسبیکە هەموو وڵاتێک ئەتوانێت دوو عێراق داکتۆر شارسای ئابوووریە شاردەماری ئابووری عێراق هەر نەوتە فرۆشێ پارەکەی لە بەردەستی ئەمریکا ڕۆژانە خەرج و داهاتی خۆی لە ئەمریکا وەرەگرت هەر دەقەیە گرتیەوە عێراق بە دەردی سۆمال ئەچێ بە دەردی یەمەن ئەچێ بە دەردی حیزبەڵڵا باش بەس ئەمە تا کوێ عێراق دوور دەبێت لەم بارگرژیانە دوو ڕاگری زۆر بەهێزمانەیە لە ئەسەر ئاستی جەماوەری سەدر کە بە جەماوەریترین هێزی شیعیە لە هەمویان جەماوەری زیاتر لە هەموو انتخاباتەکانە سەلماوە کە مەسەن لە ئاخیر انتخاباتە 73 کورسیە بوو لە کۆی 180 کورسی شیعی بە هەموو شێوەیە دژیەوەی بە دەق ئەڵێ بەرژەوەندی عێراق ئەولات یەکەمە و نابێ عێراق بسووتێ و نابێ عێراق بچێتە ناو شەڕە باش وەکو ڕاگرە دینیەکەش وەکو لایەنە ڕۆحیەکەش مەرجەی باڵای شیعی دنیا و هەموو عێراق کە زۆرترین مەقالیدی هەیە ئەڵێ نابێ عێراق بچێ لەسەر ئاستە سیاسیەکە حکوومەتێک لەسەرکار حکوومەتی سوودانیە کە سوودانی خۆی لەو ناوعەیە کە مەسلحەتی عێراقی بەلاوە یەکەمە و تێئگا لە هاوکێشەکان و ئەزانێ عێراق دارایەکی لە شتێکی ترێکا حەکیم کە شیعەکان باسی ناکە عێراق ئێستا لەژێر مەترسی دووبارەبوونەی سینارەی سووریا سونەکان لە کەمینن ئێستا ئامادەکاری هەیە لەو باردۆخە نەک ئامادەکاری بەڵام وەکو مەترسێکی جیۆسیاسی ئەگەر ئامادەکاریش ئێمە گریمان نایزانین ئەوە پێویستی بە زانیاری هەواڵگریە بەڵام یەک تەکان یەک جوڵە یەک جار شیعانی قەسفی بەغا بکرێت وەکو ئەوەی کە ئێستا لە ئێران ئەکرێت ئەگەر مۆشکبارانی بنکە شیعیەکان بکرێت دوور نییە جەماوەری سونە ڕاپەڕن و چیرۆکی خۆیان دووبارەکەنەوە کە ئەوانە دوای 2023 قەتڵعامەکرێن و ئەکوژرێن و ئەبڕێن و بە هەزاران کەسیان پێوتێ مختەفینە قەسریەن چارەنووسیان نادیارە و هەر وەفات نامەشیان نییە و لە سجنە تەعزیب دراون و لە حکوم پەراوێز خراون و چیرۆکەکە زۆر درێژە
ئەگەر بێت و ئەوە لە ئێران هەیە لە عێراق دووبارە بێتەوە بێگومان ئەگەری تەمەڕۆدی سنی هەیە، ئەگەری جیابوون، ئەگەری جموجوڵ هەیە لە هەرێمی کوردستان. بۆ شیعەکان زۆر دەست پێوەگرن بەوەی کە عێراق هەل ئێستامانەوەی بەم دۆخە ڕەنگە زیاتر خزمەت بە ئێران بکات لەوەی کە بچێتە ناو شەڕەکەەوە، کە عێراقیش ئێرانی پێویستە. ڕەنگە هەر بەرژەوەندی ئێران ئێستا لەوە بێت کە عێراق بەم دۆخە بمێنێتەوە وەکو سووریای لێنێت، چونکە لە ڕاستیە گۆڕانی سووریا مەترسێکی زۆری بۆ شیعە دروست کردەوە. شیعی عێراق هەست بە خنکانەکەن، هەست بە گەمارۆدانەکەن. بۆچی مەسەلەن تۆ سەیکە لە ڕووی جیۆسیاسیەوە لە باکوورەوە تورکیا کە بە دوژمنی ئێزانن تەموحی عوسمانی هەیە لە لاتەنیشتەوە سیستمێکی سونی ڕادیکاڵی عەقیدەی ئەنتی شیعی، یعنی سووریا و ڕژەمەی لەسەر حکومە هەرەوە نییە سونی بن بە عەقیدە دژ بە شیعە. لە خوارەوە سعودیە و ئوردنە لە لاکێلەکەەوە ڕۆژاوای عێراق و سونەکانە لە باکوورە و هەرێمی کوردستانەکە پێیان وایە بەلای ئەوانەوە ئیسرائیل و ئینتیسالی و جوداخوازە، بۆیە ئەوان ئێستا زۆر لە دەستیان لەسەر دڵیانە کە بتوان پارێزگاری لەوەکەن. بەڵام ئەمە ڕێگری ناکات لەوەی کە کۆمەڵی خەڵک هەن کە زۆر تون بیرەکەنەوە وەکو کەتایبی سەید شوهەدا وەکو کەتیبەکانی حیزب الله وەکو ئەو ئاڤاڵانەی کە سەر بە تەنسیقی مقاومە عێراقی ئەوانەی کە وەلائین، چونکە ئەوانە فتوا لە سیستانی وەرناگرن، فتوا لە خامنەی وەرەکەن. لە ناو شیعە دوو مەرجعی تەقلیدی گەورە هەیە لە دنیا، یا تۆ تەقلیدی خامنەیەکە یا سیستانی لەسەر ئاسی عالەم. بەڵێ وردا مەرجعی ترمان هەیە، بەڵام ئەوان عەفو ئەخیر جملە ئەوانەی عێراق کە لەگەڵ دەستی وەردانن فتوا لە خامنەی وەرەکەن. باشە دوای قسە کۆبنەوەکەی پەرلەمانیش دەکەین و خزمەتکاری تۆر کامران باسیەوەمان کرد وەزارەتی بازرگانی عێراق خواری میژدڵیان دابوولەوەی کە کێشەنی پێویست بە هیچ دوودڵیەک دەکا. ئێمە منجگە لە ئێران خۆ دەواازەی تریش هەیە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی بێت، یاخود کەی ئەم جەنگە مەترسی دروست دەکات لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی بێت، مەسەلەی پێداویستەکانی ڕۆژانە بێت. وەکو لە بەشی یەکەمی قسەکانیمە ئاماژەمان پێدا ئێران بەشێکی باش لە قەبارەی ئاڵوگۆڕی عێراقی کۆنتترۆل کردووە، بەڵام هەموو شتێک نییە. بازرگانی هەیە لەگەڵ سعودیە، لەگەڵ کوێت خەریکە بازرگانی دەست پێکاتەوە، لەگەڵ ئوردون هەیە، لەگەڵ سووریا لاواز و خەریکە دەست پێکاتەوە، ئێستا لەگەڵ تورکیا هەر پەیوەندێکی ئابووری زۆر بەهێز هەیە. کەواتە هەتاوەکو بنکە ئابوووریەکان توانە ئابوووریەکانی کۆماری ئیسلامی لاواز بن و توانای ناردنە دەرەوەی کەم بێ، کەواتە شمەکهێنان لە ئێرانەوە بۆ عێراق کەمە بێتەوە. بەڵام یەکسەر کوێ پڕیەکاتەوە؟ یەکسەر دەواازە سووریەکانی تورکیا و باشوور و ڕۆژئاوای عێراق پڕیەکاتەوە. دەریاشمانەیە چکۆمەتسەی بۆ گرامونیشت خەڵکێکەوە ئەو دەرفەتەمان هەیە، بەڵە ئەو دەرفەتە بقۆزێتەوە بۆ شت گرانکردن گران ناکات. ئێستا من یەک شتێ بڵێم، وەرە بڕۆ بۆ سۆپەر مارکێتێک میوینی مارکێتێک لە دوکانێکی ئاسایی لە سلێمانیا سیر بکە، برنجی ئێرانی وەک بەسمان کرد بە حاڵ تۆزێک لە سەتا دوی برنجی عێراقی تیانە. باشە ڕۆن هەمووی تورکیە، یەک جۆر ڕۆنی تورکی ئێرانیە، ئەوش قو ئەم شتانەیە، ئەوش ئەوەندە حەجمی نییە. زەیت هەر هیچ. تۆ وەرە زۆربەی زۆری ماوەدە خۆراکیەکانی تۆ تورکین. تورکیا کۆنتترۆڵی بازاڕی خۆراکی کوردستانی کرد بە سلێمانیشەوە، بە سلێمانیشەوە، بە ئاردت بە تەواوی پێداویستە سەرەکی خۆراکیەکان لە وشکە و لەوانە. بەس تۆ ئەو وەختە میوە و تەماتە ئۆشتانەی ئێرانی کەمە بێتەوە بە حکمی ئەوەی ئەگەر ئاڵۆزیەکە بەردەوام بێت. یەک ڕاستی هەیە، هیچ مناقشێتیان نییە. حتا وەکو ئەم جەنگە درێژە بکێشێ مرکزیەتی دەوڵەتی ئێرانی و قودرەتی دەوڵەتی ئێرانی کەمە بێتەوە، کەمە بێتەوە. چ کاتێک ئاڵوگۆڕی بازرگانی دەوەستێت لە کاتێکدا ئەمنیەت لە دەست بدا ئێران. مەسەلەن لە چوویتە مەریوان، لە مەریوان بەو دیوە چوویتە بانە، لە بانە بەو دیوە، لە سەفدەش بەو دیوە، تۆ چەتە و ڕێگر پێیاد بێ لە کۆماری ئیسلامی ئێران. لە شەلەمچە چووی بەو دیوە، لە مەهران چووی بەو دیوە، باندی مافیا و پیاوکوژی و چەتە پێیا ببێ کاروانەکانی بازرگانی بۆ عێراقیان لە عێراقەوە بڕە بۆ دەستی بەسەر بگیرێ. ئەو وەختە مەوەسمەکو هاوڵاتی عێراقی و هەرێم پێویست بە قەلەقی ناکرد لە قەیرانی شتومە بە هیچ جۆرێ. چونکە عێراق من وەکو تاییدکردنێکی کاک دکتۆر یاسین
عێراق بە زەحمە دەچێت ئەم شەڕەوە ئاسان نیە چوونە ئەوەی عێراق چێت ئەم شەڕەوە تێگەی بەعنی ئەگەرەکانی داقلبوونی عێراق بەم جەنگە لاوازترن لەو ئەگەرانی کە عێراق ناچنە ئێستا قازانجی کردو لە بەرەوەی نرخی نەوت بەرز بۆتەوە ئێستا گەشت بۆ 75 دلار دەساتی گشتی عێراقی لە دەساتی گشتیانی ئەلیرادات العامە public revenue لە 1970 بۆ 90 نەوت و بەرهەمەکانی نەوتە ئەگەر بێت و نەوت و بەرهەمەکانی نەوت عێراق نەیفرۆشێ لەو حاڵەتەدا ئەمە بابەتێکی ترە ئەمە قسەیەکی ترە ئەمە بابەتێکی ترە قسەیەکی ترە ئەو وەختە بێگومان ئابووری عێراق تووشی ئیفلیج بوونە بێ تووشی پەککەوتنە بێ بە تایبەتی ئەگەری بەردەوامبوونی ئەم شەڕە دوێنش لە تەلەڤیزیۆنی KNN من ئەم باسم کرد داخستنی گەروی هۆرمز ئەو منفەزە چونکە ڕۆژانە عێراق 3 ملیۆن بە حدودی 3 ملیۆن و 200 یان بۆ 300 ملیۆن بەرمیل نەوت لەوێوە لە فاوەوە ئەفرۆشێ کە ئەو منفەزە دابخرێ تۆ ڕێک ئەوەم بۆ زەرب بکە مانگانە کاتە 6 ملیار 7 میلیارد دلار هەر ناتمێنێ ئێستا ئەم چەند ڕۆژە هێڵی بۆری نەوتی هەرێم ڕۆژانە توانە 1 ملیۆنی هەیە ئەگەر سەیریکە ئەگەر هات و هۆرمز دابخرێ ئەمە دەستکەوتێگە بێ بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی کوردی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وەختە عێراق مەجبور دەبێت لەو بڕووبیانوانەی کە لەگەڵ ئەپیکۆر و حکوومەتی هەرێمی کوردستان و گرێبەستە نەوتیەکانی هەیەتی چاو لە هەمووی بپۆشێ لەبەر خاتری خاتران تێگەشتی دەست بکرێ بە فرۆشتنی نەوت لە سەرەتاوە توانێت 700 هزار بەرمیلی ڕۆژانە بفرۆشێ تاقەی قسۆی ماگزیمێمە بەس ئابووری جیهانی تحملی ئەو دەکات گەروی هۆرمز یعنی بەرزترین ئاستی ملیۆنێکی فرۆشێت بوجەی بانی پارەی هەرێمی پێدابین ناکرێت خۆی عێراقم دوو مانگە جەناب داگاداری لە ئەماناتی زەریبی ڕاکێشاوە موچەیاوە ئێستا بە 700,000 ئەماناتی زەریبی چ مشکلەیەکی هەیە کە پاری لێ ڕای نەمە بەسمەوەیە کە بەشێک لە سەرچاوەکانی دەساتی گشتی باجە تاکسە زەریبێ یەکێکە لە سەرچاوەکانی بۆنە یەکێک لە سەرچاوەکانی دەساتی گشتی ئەوانەی کە حکومەت کارەکانی خۆی پێکۆکاتەوە باجە بەزەگە دەست بەرێ بۆ سندوقی تەقاعودی ئەوە شتێکی ترە سندوقی تەقاعودی بەس ئابووری جیهان تحملی ئەو دەکات گەروی هۆرمز دابخرێ دەخۆر ئەو نەوتی عێراقی نەوتی لەوانەیە مانگێت تەحملی بکە مانگونیە تەحملی بکە بەس ئایا ئەگەر گەروی هۆرمز دابخرێت دڵنیا بن ئەوە کاتە داخرێت کە ئەمریکا هاتۆتە جەنگەکەەوە ئایا کە ئەمریکا بێتە جەنگەکەەوە بەریتانیاشی لەگەڵایە ئەوە ئێستا بەس ئیسرائیل بە تەنیایە ئەوە وەزعی ئێرانە ئەجا ئەگەر فڕۆکە و دەستگای جەنگی ئەمریکا و بەریتانیا بێن ڕژێنن بەسەر ئێرانە وەڵا ئێران دڵنیات دەکەم مانگە خۆی ناگرێت ئەو وەختە چەند کۆتاییدی و هۆرمزەکێتەوە جارێکی تر بەڵام لە لێدانی یەکەمی داخستنی گەروی هۆرمزە دڵنیات دەکەم بەرمیلی نەوت دەڕوا بۆ 200 دلار دەچێتە 200 دلار گومانم نییە بەڵام ئێستا ئەگەر وا بێ بەش ئێستا با یەکشتان پێ بڵێن ئابووری ڕۆژ ئەوە ئابرو فلیکسیبلیتی بە ئینگلیزی پێوترێ مەرن للغایە لەبەرەوە ژووی لێ نییە یعنی زۆر نەرمە خۆی چاگە گونجێنێ بۆ وڵاتانی ئەوروپا بۆ ئەوروپاش خۆیان نەگونجێ کاکە بۆ خۆی نەگونجان لەگەڵ شەڕی ئۆکرانیا زۆر چا خۆی گونجان ئێستا کاریگەریەکانی جەنگی بۆ نەوت بێتە 200 دلار مانگ زیاتر ناڕوادەوە باشە بەس مادام ئەگەر پێویستی نەبێ مانگ زیاتر ناڕوا ئێستا احتیاطی نەوتی ئەمریکی احتیاطی نەوتی ئەمریکی یادەگەکانی نەوتی ئەمریکا ڕۆژانە ئەمریکا وەختە توانێت 10 ملیۆن بەرمیل بەرهەم بێت مش پرسیارەکەم کاک بینە بە پێشەوە پرسیاری لێ بکەیت یعنی ئەوە ترەمپ ئەتوانێت مەسەلەن تەحملی نرخی 200 دلار نۆت بکە کەسێکی ئابووری و کەسێک کە گفتیدا گیرفانی ئەمریکیەکان بژێنێتەوە نەمویست قسەکە بە مامۆسای گەورە ببڕۆم بەڵام
من تۆزە ڕەم جیاوازە لەسەر بەداوای لێبوردنەوە مامەسا جەنابەت زانیاری زیاترە لە ئابووری بە دڵنیای و پسپۆڕی بەڕێستە بەڵام زۆر گرنگە کە لە دۆخی ناوخۆی ئەمریکا تێبگەین کە باسی نرخینەوت یاخود سوتەمەنیەکەی یەکێک لە هەرە پایە گرنگەکانی دۆناڵد ترامپ کە کردیەوە بە سەرۆکی ئەمریکا دووبارە ڕێککردنەوەی ئەو ناڕێکیەی نرخی سوتەمەنی بوو کە لە ئەمریکایە بوو من هەمووی چەند ڕۆژێکە هاتوومەتەوە نرخی سوتەمەنی بانزین و ئۆیل و گاز و ئەمانەی کە لە ئەمریکا دەکەنە سیارەوە گەشت بۆ $4.5 و $5 ئەمە بەڵێ زۆر کاریگەری هەبوو لەسەر خەڵکی ئەمریکا یعنی سوتەمەنی بە ڕێژەیە گران ببوو کە خەڵکی ئەمریکا تەواو بێزار ببوون لەو سیاسەتی دیموکراتەکان کە دۆناڵد ترامپ هات لەگەڵ هەموو ئەو بابەتانەی ترکەوتی چاکی ئەەکەمێکی لەو بابەتانەوتی سوتەمەنیە سوتەمەنی بۆ ئیدارەکەی ئێستەی دۆناڵد ترامپ کە ئێمە چەند مانگێکی کە ئەچینە هەڵبژاردننی میتێرمی ئەمریکاوە کە هەڵبژاردننی میتێرمەوە 2 ساڵە نیوەی با بڵێن کۆنگرێس و ئانە دووبارە هەڵەبژێرێنەوە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە بازاڕی سیستەمی جیهانیە ئەمە زۆر خراپە بۆ دۆناڵد ترامپ پەیوەندی ئەمریکا ئەمریکا دەکرێت تا پەیوەندی هەبێ یاخود چۆنەی کاریگەری کە دروست دەکات دەزانی چۆنە تۆ ئێمە ڕۆژهەڵاتی ناوڕاست سەرچاوی دابینکەری وزەی سەرەکی بۆ بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپا و لە زۆر کاتیشا بۆ ئەمریکاشە ئەم بازرگانیە لەوانێ دکتۆری بەڕێز باشتر بزانێت خۆی 19 میلیۆن بەرمیل لە دەڵێن میلیۆن بەرمیل نەوتا ڕۆژانە ڕاستە بۆیە تێکچوونی ئەم ڕێکی کە هەیە ببێتە هۆی ناڕێکی لە سیستەمی سوتەمەنی جیهانیا پێم وایە ئەمە زۆر خێڵێکی سوورە بۆ ئەوروپیەکان بە تایبەت کە لە ئێستا شەڕی ئۆکرانیا هەیە خۆی لە ئێستاە ریسۆرس سکارستی هەیە واتە ئەو سەرچاوانی کە هەیە بوونەتە دەگمەن خەریکە وردە هاک بەرەو کە بوونەوە چێت تۆ ڕووسیاد نییە کە سەپلای ئۆیل بکات لەم لاوە ڕۆژهەڵاتی ناوڕاستیش بۆستێت ئەی نرخی دەگاتی ئەیسە چۆن لە ترامپ تێبگەین لەبارەی شەڕی ئێرانەوە گفتوگۆی هەبوو لە بەرنامە تۆمیەکە ڕۆژێ دەڵێ کاتی ڕێکەوتنە ڕۆژێ دەڵێ پێشیان دێنم ڕۆژێ باش شەڕکەن هەرچخوایان بەتاڵکەنەوە خۆیان بەتاڵکەنەوە خۆیان بەتاڵکەنەوە یەکێک لەو شتە گرنگانی کە دۆناڵد ترامپ هەیەی وەکو کەسایەتی ئەوەیە کە لێک تێگەیشتن لێ شتێکی زۆر قورسە لەبەرەوەی لە هەمان کاتا 3-4 شت ئەکات لە یەک نووسینە یاخود لە یەک پۆڵەسیە یاخود لە یەک کردارە یاخود لە یەک قسەیە هەموو لایەنەکان ئەگرێ ینی لایەنی چەپ ئەگرێ لایەنی ڕاست ئەگرێ لایەنی ناوڕاستیش ئەگرێ بۆی لە هەرس هەموو لایەکانەوە دەرچەیشی هەبێ بۆ کێشەکان و ئەو کابرایەکە کە حەزی لە شتی خێرایە لە ئێستاە بەسیی خێرای بەدەستەوە دەوە شەڕی ئێستا ئەچمە سەر ئەوە زۆر گرنگە چکە ئەو کە هاتە سەر حکم ئەتوانین بڵین بۆ ماوەی چەند هەزار جارێک گوتی کە من لە 24 ساعتە شەڕی ئۆکرانیا و رووسیا کۆتایی پێێنم ناکۆچەکانی نێوان حەماس و ئیسرائیل کۆتایی پێێنم ئەم قەزیانە هەمووی حەلەکەم وا ئێمە لە 5 مانگی ئیدارەی دۆناڵد ترامپان یەک سەرکەوتنی نێودەوڵەتی نەبووە تا ئەم دەقەیە ئێستا تینووی ڕێکەوتنێکە تینووی تێگەشتنیی نێودەوڵەتیە کە سەنگێکی هەبێت ڕاستە کۆمەڵێک لێک تێگەیشتنی کرد لە بینی سوودان و لە بینی میسر بۆ مەسلەی بەکارهێنانی ئاو هند و پاکستان و ئەوە بەڵام ئەمانە پرسێکی چارەنووسازی گەورە نەبوون وەک ئەوەی کە ئەیڵێت بۆیە دۆناڵد ترامپ لە ئێستاە ڕێکەوتنی دەوێت لەگەڵ ئێرانیا خود هەندێک وا خوێنەوەی بۆ دەکەنەوە فێڵە کرابێ لەلایەک بڵین ئیدارەی ترامپ گفتوگۆ بکات لەلایەکیش نەتەنیا و خۆی حازرکە بۆ شەڕ و بۆ دژی ئێران یاخوتار بڕوایان بەڕێکەوتن نەبوو لەگەڵ ئێران کاک دکتۆر دۆناڵد ترامپ ئەڕوات بەرەو هەڵبژارنێکی نیوەی کە دووبارە مەجلیسی شیوخ و لەگەڵ کۆنگرێس دووبارە هەڵەبژێرێنەوە لە ئێستا دۆناڵد ترامپ ئەمانەی هەردووشی هەیە وەکو حیزبی کۆماری لە ئەگەری چوونە ناو شەڕەوە ئەمە چۆن گۆڕانکاری پێدا بەسەر دێت دۆناڵد ترامپ ماوەی دەیەکە دژی شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەردەوام هێرشی کردۆتە سەر گۆڕانکاری بەس سەر کۆنگرێس دابێت کارگەرێکی دەبێت لەسەر سەرۆک و سیاسەتەکەی بۆ نمونە هەموو بابەتێک کە لە ئەمریکا سەرۆکی ئەمریکا دەبێ بیکا بە یاسا دەبێ بە کۆنگرێس و بە مەجلیسی شیوخ هاتێ پەڕێ کە تۆ زۆرینەت لە مەجلیسی شیوخ و لە کۆنگرێس لە دەستدا ئەی چۆن پۆڵەسەکانت تێ ئەپەڕێنی ئەو کاتە مەشلولە بێ بە سەرۆکێکی مەشلول ناتوانێت وەک ئێستا هەموو شتێکە ئێوێ بە دڵی خۆی تێپەڕێنێت لێپرسینەوەی زیاترە پرۆسێسەکە زیاتری پێدە بەس حەزی لێ بوو ڕێکەوتن لەگەڵ ئێران یاخود ڕۆڵدا بەشکردن بوو دەڵێن لە ئەو گفتوگۆ ئەمریکا ئەو جەنگ یعنی ئەوە من بە بڕوای من
ئەمانە هەمووی ئەگەرەکە باسەکرێت وانێت تیۆری موامەرە و ئەمانە شەیەکە باسەکرێت من ناچمە ئەو مەسلەیەوە بەڵام ئەوەی کە هەیە دۆناڵد ترامپ 6 ڕۆژی ڕاستەقینەیدا بە ئێران بۆ ئەوەی کە بە جددی گفتوگۆ بکات لەسەر پرسە ئەتۆمیەکەی بەڵام لە هەمان کاتیشە هەبوونی چەکی ئەتۆمی بۆ ئەمریکا هێڵی سوورە وا لێ خوێنراوەکەوان کێشیان نەبێ ئێران یۆرانیوم بیپتێنێ بۆ بواری مەدەنی بەس دوای وتیان هەرنای بەرنامەکە بێت زۆرێک لە پاشگەزبوونەوە نەبوو هەندێک هەڵەنێک وا لەژێر کاریگەری لۆبی ئیسرائیلی بوو بێت ترامپ پەشیمان بوو بێتەوە چۆن بوو خۆی من باوەڕم بەوە نییە کە لە هەر لە ئەوڵیشەوە ئەمریکیەکان لە سەردەمی ئێستای دۆناڵد ترامپ باوەڕیان بە هەبوونی هیچ جۆرە توانایەکی ئەتۆمی ئێرانی هەبوو بێت لە ئەوڵەوە مەسەلەکەوانە بوو لە چەند ڕۆژەکانی ئەوڵدا لە هەفتەی یەکەمدا جۆرێک لە دووفاقی هەبوو لە بینی لێدوانەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ ستیڤ ویتکۆف و کەسی کە ڕاستەخۆ بەشدارە وێنەرەکە بەڵام دوای ئەڕاستەکان ڕێکخرانەوە و داواکاریەکان بوون بە یەک داواکاری ئێستا ڕێکەوتنی دەوێ حەز دەکات چکەدێک بۆ ماوەی پێکیان دێنم ئەم دۆخێک ئێمە قسەی تیاکەین لەو دێدلاینە تێپەڕێوین ئێستا سەقفی داواکارەکانی ئەمریکا بەرزتر بێت و لەوانەیە بەرزتریش بێت ئەگەر ئێران بەم شێوەیە وەڵام باتەوە بۆیە بەڕاستی ئێران لە دۆخێکی شڵەژا و چارەنووسازایە بەڵام لە هەمان کاتیشا دەبێت واقعەتەکە ببینێت کە تایەتی و ئەو دۆخی کە تایەتی بۆ بەردەوامی وڵاتەکەی بە دووری دەزانی بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆی ئەتۆمیەکە بەم زوانە من پێم وایە دۆناڵد ترامپ زۆر بەجددی گفتوگۆکانی گرتووە و دەیەوێت کە گفتوگۆکان بکات و چەندین جار باسی لەوە کردووە و هەتا ئەمڕۆ دوێنێش باس لەوە کراوەکە ئەو ڕێگری کردووە لە سەرچاوی باڵای ئەمریکی و ڕێگری لە پلانی کوشتنی ڕێبەری باڵای ئیسلامی ئێران کردو بۆ ئەوی دۆخەکە زیاتر نەشڵەقێ زیاتر پەرستندنەکان زیاتر نەبن و نەچینە جەنگی کێرێنەوە چکە ئێمە ئەوەی کە تا ئێستایین ڕاستە لە هەنێک میدیاوە باسی شەڕ و باسی جەنگ و ئەماناکرێت ئەوەی کە ئێستایین ئۆپەراسیۆنە لەلایەن ئیسرائیلەوە بۆ کۆتایی هێنان بە توانە ئەتۆمیەکاری ئێران تا ئێستا نەچینێتە ناو قۆناغی جەنگ وەکو جەنگ نەچۆتە خۆناغی جەنگ بە بڕوای من نەچۆتە قۆناغی گۆڕی هەنێک محاولە ئەفۆم کەیت هەنێک محاولات و مەسج هەیە بەسەلەن ئێستا ئیسرائیل تەمۆحی زیاد بووە لەوەی کە هەدەفەکە گەورەکە ئامانجە بۆ نمونە بڕیارە نەتەنیاهو لەگەڵ کەناڵێکی فارسیان ئینتەرناشناڵ کە ئێرانەکان زۆر هەستن پێ بڕیارە گفتوگۆ بکە قسە بکە بۆ خەڵکی ئێرانی ئەوە دوو ڕۆژە ڕاستەخۆ قسە لەگەڵ خەڵکی ئێران ئەکا بچنە دەرەوە لە تاران ئەوەکان کاتی خۆ هانیانەدا ئیسرائیل خوازیاری ئەوەیە ئەگەر ئێستش نەبێت ینی بەم جۆرە نتوانێت ڕژێم بەڕوخێن چوە لە ئاسمان و ڕژێم ناڕوخێ بەڵام دۆخێک لە ئێران دروستکە لە دوای جەنگ مەرگەسات زیاد کە کاکتۆر باشتر دەزانێت ئاپوری پەکەوەی وەکەوەی کە سەدام حوسێن بەسەری هات ئێران کارەبا و غاز و نەوت و شتی پێدابین نەکرێت مەشاکیلی ژێرخانی بۆ دروست نەبێت بەتابێت گەمارۆی لەسەرە نەوتی بۆ نافرۆشرێ ئەو کاتە تۆڕەبوون و ڕقێکی جەماهەری دروست بێ ڕژێم لابە ڕەنگە ئێستا هەدەف ڕاستەخۆ وەڵە کاک بینەڵێ ناوێت ڕژێم بڕۆخێن بەڵام ئەوێ لە دوورمەودا ئیش بکە بۆ زەمینە بڕەخسێنە بۆ پاسەندەکەم ناوبڕێکمان هەیە دێنەوە خزمەتان بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕێکی کورت دێنەوە خزمەتان لەگەڵمان بێنەوە قسەی زیاتر دەکەین. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە گفتوگۆکەمان دەین لەبارەی لێکەوتەکانی جەنگی ئیسرائیل و ئێران کاریگەریەکانی لەسەر عێراق و ناوچەکە و لە ڕووی سیاسی و ئابووریەوە کاکتۆر سەستە کۆبنەوەی پەرلەمانی عێراق بکەین کۆبنەوەکە دەکرێت لێکەوتێکی دەبێت زەحمەتە هەچەند بانگەوازی بۆ کراوە کۆبوونەوەکە زەحمەت لەبەر هەندێک هۆکات یەکەم ئێمە لە وەرزی انتخابات هاشین باش هەموو کەس ئێقۆزێتەوە بۆ حەملەی دیایی و بەکاری هێنێ بۆ هین ئەمە یەک دوو لایەنە کوردیەکان وەبزانم دوو دەڵن ناسام تا ئەم دەقەیە بەڕێریان چییە چونکە خۆتەزانی هەرێمی کوردستان قەیرانێکی گەورەی هەیە بەدەست بێ موچەی مشکیلەیە ینی دیوکە کاریگەری نابێت ئەم بەژاریکردن ئەکرێت لێکدانەوەی وای بۆ بکرێت کە ئێوەنان دۆست ئیسرائیلن بەڵام دۆخی هەستیاتر هەبووە کورد نەچوون مەسا ئەو ڕۆژەی کە بڕیار درا لە دوای کوشتنی جەنەرال سولێمانی لە مەتاری بەغا کۆبنەوەیەک ڕێکخرا لە پەرلەمانە بۆ ئەوی بڕیار بن هێزەکانی هاوپەیمانان بچنە دەرەوە هێزە ئەمریکیەکان ئەوە شتێکی دیاریکراوی مەحدودیش بوو کوردەکان نەچوون ئاسایی بەڵێ تیام کران تەخوێن کران دوایی کە ئێوە
واوان بەڵام نەچوو. شتێکی تر هەیە من پێم موابینم ینی هەر عێراق خۆی حەز ناکە پەرلەمان کۆ بێتەوە چونکە ئەو پەرلەمانتارانە کۆنتترۆل ناکرێن دەست ئەەکەن بە لێدوانی ئەنتیکە و بەڵێ لەسەر عێراقەکەوێت ینی حکوومەت ئێستا خواخوایە تیارە بگرێت پەرلەمانتارەکان مێرێ بۆ کام دوورگە زۆر خۆشگوزەران و دوورە خەتیان لێدا قسە نەکەن چونکە مەسەن پەرلەمانتە تۆ چۆن ئەتوانی عسای بێدەنکەی مەسەن چۆن ئەتوانی فالح خەزعالی بێدەنکەی چۆن ئەتوانی زۆر کەس هەیە ینی زۆر پەرلەمانتاری تایە مستەفا سەنەد هیچی نییە بیدۆڕێنێ هەموو بەبەرهێنانەکە و هەموو قوتە سیاسەکەی لە ئەوەیە کە لە بەرەی مقاومەیە بەیانی چەند تایتڵ و مانشێت دەرەچێ پەرلەمانتارێکی عێراقی و پەرلەمانتارێکی عێراقی ئێمە واکەین ئەمە لەسەر سیاسی لەسەر حکوومەتەکەی بۆیە ڕەنگە هەر حکوومەتی سوودانی ئەوانەی فەسایسە لەو پەرلەمانەی کە هەیە باس لەوە کە 40 بۆ 50 خوان هەڵبژاردوێتەوە لەگەڵ سوودانیا باش بۆ خۆی ناکەی کۆبوونەوەکەگەر بشکە بڕیارێکی لێ بکەوێتەوە بڕیار چییە مەسەلەن ئەو بڕیارەکە ئاسانە بڕیارەکە ئاسانە نا ئەوە نییە داوا ئەوەکەن ڕێز لە سەروەری عێراق بگیرێ ئەمە کەس لاری لێ نییە هیچ کەس هیچ لایەک نازان بۆ لایەنە کوردیەکان بەڵام مشکلە لە تەوزیفی ئەوەیە و لە پەراوێزی ئەوەیە شعبەوێت یەکزاڵ ئەبێ کە دۆخی ترا هەبووە حکوومەت خۆی پەرلەمانی سامت کردووە بێدەنی کردووە ئەوڵە دەن ئێستا خەلیەیەک گروپێکی تایبەت سیاسەتی عێراق بن بەڕێوە لە ناو شیعە کە تۆزێ عەقلانی و واقعی و ئەوە بیرکەنەوە نەک خەڵکێکی خەیاڵ پڵاوی تابێت ئەم خولەی پەرلەمان زۆر کارەساتە بمبورن ئەماڵێ ڕێزم بۆ هەندێک پەرلەمانتاری چاک بەڵام لەبەرەوەی لە 83 بازنایی هاتووە پەرلەمانتاری گەڕەکی تایە هی مەحەلەی بچوک ینی ئەمە کاتێککە عێراق 18 بازنەیە تۆ دەنگ و قوتێکی زۆرت پێویستە دەرچی چەند کەسێک دەرەچن لەسەر ئاستی عێراق تۆزێک گشتی ینی دەموچاوی گشتی بەس لە دوای تشرین کەکرا بە 83 بازنە وای لێ هات پەرلەمانتار دەرچووە بەس حدودی قەزاکەی خۆی ئەزان یعنی تەنها پابندە بە مەساڵحی بازنەکەی خۆی سێ کە سلێمانی دوو بازنەیە لەمبەری سالم بازنەیەکە و لە خواری سالم ئەی پەرلەمانتار دەرچووە لە قەزایەک لە ناحەیەک لە شوێنێک لە دەڤەرێک تەنها پابندە بەهینی ئەوە ئیتر مەسلحەتی عێراق و شتی نیشتیمانی و ئەمنی قەومی ئەم شتانە ناس ئەوی کە پێش باسی هەڵوێستی مختەسەدت هەبوو تا ڕادەیەک بێلایەنە بۆ هەڵوێستی سەدرێسەر ناو پەرلەمانیە هەڵوێستی سیستانی گروپە چەکدارەکان جیاواز نییە سەرکێشێ بۆ ئەوەی کە دووبارە بنکەکانی ئەمریکا بردومان بکەنەوە لە گروپە چەکدارەکان یەک کێشیان هەیە ئێستا ئێماڵێن ژێرخانی مرۆیی و ئەوەی عێراق لەگەڵ ئێران نییە بەڵام مشکیلە ئەوەیە ئەوانەی کە لەگەڵ ئێرانن لە عێراق دەنگیان بەڵەمدا ئەمانەی کە لەگەڵ ئێران نین منبەریان نییە بۆ قسەکردن بۆ نمونە ئێمە 30 قەناتمان تقریبا بە نزیکەی 30 قەناتی شیعی هەیە پێیان ئەوتە ئیتحادی قەنەواتی ئیسلامی ئەمانە بە جۆرە لە جۆرەکان قەنەواتی وەلائین 30 منبەری ئیعلامی پەیامی ئێرانی پاڵپشتی لە کۆماری ئیسلامی پەخشەکەن و ئەیکەن بە گوێی شیعا و فیلمی ئێرانی منتاجەکەن و خطابی ئێرانی ئەگەن بە خەڵک بەڵام بۆ نمونە سیستانی جگە لە مەرجەیەکی تەقلیدی فتوای خەڵک فتوای لێ ئەکڕن بازرگانەکان طبقەی وەسەط ئەوەی کە حەزی لە سیاست نییە ئەوەی حەزەکە زەکات و خۆمسەکەی خۆی بدا و تااقەتی سیاسەتی نییە شوێنکەوتەی سیستانیە ئەمانە ڕێکخراو نین قەناتیان نییە دەنگە منبەریان تەنها منبەریان ئەو بەیان نامانەیە کە سیستانی دەریەکان لەسەر ئاستی دنیا ڕووماڵەکرێ بێ بە حەدەسێکی گەورە بۆیە ئەو گروپانەی لە عێراق ئێستا تۆ ئەگەسەی ئینتەرنێت کەیسەی گروپی هەواڵکەی ئەڵێت ئێستا عێراق تێکە چێت تاوا ئەمشەوە چێتە شەڕە مەسەن جۆرەها گروپەیە لە تیگریگرام جۆرەها منبەری فەیسبووکەیە جۆرەها قەنەواتی وەلائی هەیە ئای نیوزە بەناوی قەنات نەبین مەسەن زۆر قەنەوات هەن بەردەوام بەڵام ئەمە نفوزەکە کەمە ئێستا لەو شەوانە مەسەن کە تاوی سەیری شووادا دوشوەکانیان زۆر گەورێ واکەین ئەواکەین ئەماکەین عیزە شابەندەر بۆ ئەمە سیاسێکی شیعی خۆ بەبێلایەن نەزانێت سری بۆ خاتری خوایەوە 100 کەسن داکەوە خۆتە خۆی 100 نی زیاتر بە بەڵێن 2000 بە ئامار بەڵام سەی خطابکە ئێمە ڕێگە نادەین ئێمە چێنا بەرەی مقاومەوە ئەو کۆتای هاتووە هێرشبەنە سەر بنکەکانی ئەمریکا یاخود سێکە نابێ ئێمە هیچ ئەگەرێ بە دوور بگرین بەڵێ ئێستا مەڵێن عێراق بەشدار نەبووە لە هەموو دنیا جێی پرسیارە لە چاتام هاوسە ئەو پرسیارە کراوە دوێنێ ئەی پی راپۆرتێکی دوور و درێژ و مفەسەلی کردو ئەو پرسیاری کردو عێراق گۆڕاو عەبدوڕەحمان ڕاشید یەکێکە لە ناوەندی بەڕیاری سعودیەوە نزیکە دوێنێ مقابلەیەکی هەبە وتێتی ئێمە شۆکین ینی سەیرمان لێ بێ لە عێراق کە نەچۆتە ناو شەڕ لە منە سەیر ئەمە قسەی سعودیە قسەی ژووری بەڕیار
چونکە عەبدوڕەحمان ڕاشد کەسێکە لە هێنا زۆر ئەم پرسیاراکرێت هێشتا ینی گەرنتی ئەوە بەردەست نیە عێراق نەخزێت شەرت لەوە چ عێراق خۆی بەخواستی خۆی نەبێ ڕەنگە ئیسرائیل بیکە بە ئامانج خۆ ئێستا ئێران دەست پێشخەر نەبوو لەم شەڕە ئیسرائیل هێرشی کرد لەسەر بۆ بە ئێران بوایە بە هیچ جۆرێک ئەو کەسانی کە شارەزان لە ئەمنی قەومی ئێرانی ئێمە شارەزانین لەناو ئێرانە بەو حەددا بەڵام چەند نووسین هەیە ئەڵێ لە دوای شەڕی 8 ساڵە ئێران قەراری قەتعی ئەوەیە بە هیچ جۆرە نەچێتە شەڕە شەڕی ڕوبەڕوو هەموو شەڕێک بە باڵکە لە دەروی خۆی بیکە بە وەکالە چونکە زیان و قەبارەی شەڕی 8 ساڵە گەیانێتە عەقیدە کرد بۆ بە عەقیدەی ئەمنی قەومی عەقیدەی قیتال کە ئێمە قەت شەڕی ڕوبەڕوو ناکەین بەڵام ێستا سەپا بەسەریە بۆی هەیە لە دوای ئێران ئیسرائیل چەند ئامانجێک لە عێراق بگرێ بە ئامانج واردە لە سیناریۆکانە واردە وەکو کاکتۆر باسی شتێکی کرد گرنگ بوو ئەگەر هورمز ئەو شکاک بینەریش باسی هورمز داخرێت ئەو کاتە گروپەکانی حەشت ئەچنە ناو شەڕەوە ینی ئەو کاتە ئەگەر کاتێکە بێت کە ئێران و ئەمریکا بچنە ناو شەڕەکە ئەو ئەگەرێکە تۆزێ دوورە بەڵام لە شەڕە تۆ شەڕ دەست پێکە بە پلان دەست پێکە بەڵام دواییت پەرەسەندنی شەڕەخۆ شەڕی رووسیا و ئوکرانیا قەرار بوو لە 90 ساعەتە کۆتایی بێ خۆ مەسەلەن شەڕی ئێران عێراق بە هەموو پەیپەرەکانە بچۆرەوە قەرار بوو مانگێک 2 مانگ بێ ینی 8 ساڵی خایە نازانڕێکی ئێستا سەقفێکدان راوە تا 30 مانگ 2 هەفتە هەموو ئاماژەکان بەرەوەن حتا دەوڵەتەکانی ناوچەکەش مەتارەکانی خۆیان تا 30 مانگ ئەوە کردووە ینی داخستووە تا بەڵام بۆ هێ زیاتر بخایێنێ بۆیە ئەگەر دوورە لە عێراق بەڵام لە هەمان کاتە مەترسیش هەیە کاتێکە بێت کە شەڕەکە ئەو کاتە گروپەکان چۆن ئەچنە شەڕەوە پەلەماری هەنێ بنکە و بارەگای ئەمریکیە دەن سەفارەت بێ یا ئەو بنکە ڕاوێژکاریانە بێ ئەگەری هەیە هەندێک بەرژەوەندی وڵاتانی کەندا و بکەن بە ئامانج لە عێراقەوە مەسەن لە پێشتر لە سەردەمی عەبدول کۆتای عەبدولمادیە لە سەردەمی کازمی ئەوە هەبووە مەسەن قەسفی منشاتی نەوتی کراوە لە خەلیج گومانی زۆر و ئەگەری زۆر و ئاماژەی زۆر هەیە کە درۆنەکە لە عێراقەوە چوو بێ چونکە حوسیەکان بەڵێ حوسەوەی سعودی ئارامکۆ بەڵێ ئەوەی ئارامکۆ و ئەلەو سەر و بەندا حوسەکان ئەنگرتە ئەستۆ ئێمە بووین بەڵام دوایی بە حساباتی فیزیایی و بیرکاری دەرکەوتوە حوسەکان توانای ئەویان نییە بگەنە نزیکی کوێت بگەنە ئیمارات بۆیە بە ئەگەری زۆر موشکی بالستیان هێستا ئەگەر بیانەوێت موشک نەبوو درۆ ئێستا ئەو کاتە موشک نەبوو درۆن بوو درۆن بوو بەڵام تۆ حساب کە ینی مەسافەی سعودیە بۆ ئێمە نیمچە شوێرێکە ینی زۆر درێژە زۆر درۆنی ئەویان نەبووە لە یەمەنەوە بگاتە ئارامکۆ لە باکووری سعودیە بۆیە کاتی خۆی گومانی زۆر هەبوو ئەوە لە عێراق یعنی احتیمالی هەیە ئەو سیناریۆیان دووبارە سوپاس دەکەم کاکتور سەبارەت بە نرخینەوە چۆتە بەرز بۆتەوە بوو 75 نرخی دۆلار دینار بڵین دابەزی 143 پەیوەندی هەیە یاخود پەیوەندی بۆ بارگرژیانەوە پەیوەندی هۆکارەکەیم شەڕەیە ئەوی بۆشێ لە مەسەلەی بە ئینگلیزی پێ ئەکسپێکتیشن یعنی تەوەقعات بە عەرەبی ینی پێشبینیەکانی خەڵکە ئەو قسانی کە ئێمە ئەیکەین ئەگەر ئەوە بێ ئەوە بێ ئەوە بێ ئەوە بێ وا لە خەڵکەکە ئەڵێ بن دینارم بۆ چییە سپینێ قەومێ دۆلار لە هەموو دنیادا پارەیەکە و خەرجێکم دینار چیەکە هیچ ناکەواتە دینارەکەی پێمە ئەیکەم بە دۆلار دینارەکەی زمەتیسێکی لەسەر تا ئێستا یاخو باشە حاڵی باشە ئەگەر ئاوا بارودۆخی عێراق وا بمێنێتەوە نەچێتە جەنگەوە بە هیچ جۆرێک باشە دیناریش ترسی لەسەر نیە حاڵەتی دووەم هۆرمز دابخرێ و نەوە نەڕوا دینار ترسی لەسەر بێ ئەو وەختە قەفزەی یەکەم 100 دۆلار بێ بە 200,000 دینار نەوتی عێراقی نەڕات داوچ نەڕۆشی نەوت پەیوەندی بە دینارەوە هەیە ئەو بڕاستە بۆ ماچیکەوە وتمان دووشت هەیە لە اقتصادا ئەوەی کە پێوترێ بۆ جێگشتی کە دەساتی گشتی ئەگرێتەوە کە سەرچاوەکانی پارەی حکوومەتە وتمان 1970 بۆ نەوەتی عێراق لە نەوتە شتێکی تریش هەیە پێی دەوترێت دەخلی قەومی نەیشن ئینکەم بە ئینگلیزی داهاتینەتەوە ئەمەیان داهاتینەتەوەی عێراقی لە 1975 بۆ 75 ساڵانە ئەگۆڕێت نەوتە کەواتە تۆ لە هەردوو سەرەکەوە ئەوەی کە بناغی ئابووری تۆی داناوە پێی دەوترێت عەربی پێ عادی جانب یەکلایەنەکەی چییە نەوتە کە تو نەوتت لێبڕا GDP تۆ چی لێ دێ بەسەر دێ
يعني جي دي بي جروث دومستيك برودكشن يعني سراپای بەرهەمی خۆماڵی بە کوردی خۆمان ناتج المحلي الإجمالي بالعربي كتون لسطح 75 دا جي دي بي صفر بوا فارە خۆی چییە؟ پارە کاغەزێکی قانونی لە گیرفان مانایە 10,000 دینارت پێیە ئەچیتە بازار ئەو 10,000 دینارە چیەکە 4 کیلۆ میوەکە یان چەند کیلۆ فلان شتەکە یان 2 کیلۆ ئیتر ها تا کەواتە ئەو بە ئەوی لە گیرفانی تۆدا مەخزەنێک ئەم گیرفانەی تۆ چییە پارەکەی کە مەخزەنە مەخزەن بۆگەوەی بچیتە لە خوارەوە کیلۆی فاسۆلیا بینیتە سەرەوە بیکەی بە چێشت لێرەیە ئەرکی پارەیەکێکیان مەخزەن لێقیمە یەکێکیان گەنجینەی بەهایە یەکێکیان پێوەری بەهایە یەکێکیان هۆکارێکە بۆ ئاڵوگۆڕ تۆ لێرەیە کە گەنجینەکە بەتاڵ بۆەوە لە ئەساسا کە قانونەکە پێئەدا چونکە قانون ناتوانێت پێ بدا چونکە بانقی مرکزی ناتوانێت ڕۆژانە ئیتر 300-400 میلیۆن دلار بۆ تۆ بفرۆشێ و دینارت بۆ بکرێتەوە لە وەختە دیناردا ئێستا نرخی وت باشە لەو بارگژیان 73 دلار باشە ئەگەر ئێستا عێراق بە 70 داینەوە طبعا لە 65 باشتر تا شەڕی عێراق عفو بکەن تا شەڕی ئێران ئیسرائیل بەردەوام بێت گەروی هورمزدا نەخرێ نرخی نەوتی جیهانی لەم معدلاتی 75 بۆ 80 یاریەکە ئەی سەبارەت بە زێر بابەتێکی ترە پەیوەندی ئەوش بەرزەوە چۆنە ینی پەیوەندی بە بارگژیەوە کانزایەکی استراتیژی تایبەتە پەناگەیە بۆ سەرمایە مەلجە للرأس المال پەناگەیە بۆ سەرمایە لە کاتێکدا پەناگەیەکی ئۆقرەیە و شێکی زۆر جوان بەکارێنا بۆ ئێستیقرار ئۆقرەیەکی جوانە جێگیرە سەرمایەکەی تۆ پارێزێ سەرمایە دەبێت و بەرهێنانی پێ بکرێت ئەوە ئێمە نین ئێمە هەرچی پارێک خۆمانە لە سەرمایەمان بردوتە دەرێ هەر هەمومان لە عێراقش و لە هەرێمیش ئینشاڵڵا موچەکەمان بۆ بێنج ئەو وەخت هەمان بێ ئێمە یەکسەر هەموویە بینەوە بۆ ماڵەوە لە بانقەکانی شابێ بە جیهازە ئەیتیئەمەکانە دەریانی بینەوە بۆ ماڵەوە ئێمە شتێکمان نایم و ئەسەسەی بانک بێت بۆ ئەڵقەکانی ئەمە سنووقێکن بۆ ڕۆژە دوو ڕۆژ پارەی تێکرێ و بەیانی بەتاڵە بێتەوە لێرەیە کەواتە ئەمە سەرمایە نییە ئەمە ڕیتمێکی دواکەوتی تێگەیشتن لە پارە ژێرسایی سیستمێکی بانقی خراپی باری ئابوووریەکی خراپی نەبوونی متمانەیەکی ئابووری خراپ بە حکوومەتی عێراقیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕووی بانقی و سیاسەتی نەقدیەوە سیاسی نەختینەیی لێرەیە کاکبینەر لە ئەمریکا و ئەوروپای بینیوە کەس ئەبینی پارەی پێبێ بە دەگمەن نەبێت هەمووی کریدیت کارتێکی پێەیە ویزا کارتێکی پێەیە ئەچێ لێدا لە جیهازەکە 100 دلاری خەرج کردەوە لە من حسابی من ئەچێت بۆ حسابی کاکبینەر لە حسابی کاکبینەریە بۆ جەناب ئێستا کاشی زیاد و لە هەندێک وڵاتان بۆی بخوان لە باز بکەمترە بەڵام لێرەیە کەواتە ئەمە وەزعی دیناری عێراقی ئە چۆن دیناری عێراقی دانابێت بەزوکو دۆلارەکە هیچ هاوڵات چۆن مامەڕی لەگەڵدا بکە ئێستا تۆ ئەمڕات بۆ 44 بووی ئمڕۆ ئێستا پێش بەرنامەکە هاتبۆ 43 باشە باشە من ئەویان ماگالینم تا سعات لەو دەوروبەر باشە من خلافمان نییە براکەی من 43 44 45 یەکشتەوەندە شتێکی گەورە نییە ئەم ڕایاریکردنە لە بینی 41 بۆ 42 43 44 کاریگەری پێشبینی هاوڵاتیانە بۆ بارودۆخە ئابوووریەکە لە دەرەنجامی جەنگی ئێرانی سوپاس سوپاس دەکەم دێمەوە خزمەت دواتر لەسەر لێکەوتەکانی جەنگیش لە ڕووی ئابووری قسەی کاک بینێت سەبارەت بەوەی کە لەسەرەوەیە ئەمریکا ڕەنگە لە ڕووی تەکنەلۆژیا یارمەتی ئیسرائیل بدا بە زۆکو خۆی ئەمریکا دێتە ناو شەڕەکەەوە یاخود پێشبینی کراوەکەی بێتە ناو شەڕەکەەوە لە چ بارودۆخێکدا بۆ شەڕی ئێران و ئیسرائیل ماوەست کاک حەکیم پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل پەیوەندیکی زۆر مێژوویدا پەیوەندیەکە لە زۆر بواردایە ئەمریکا ئیسرائیل بە باشترین هاوپەیمانی خۆی لە ناوچەکە دەزانێت و ئەم پەیوەندیە لایەنی استراتیژی هەیە لایەنی سیاسی هەیە دووبارە لایەنی سەربازی هەیە لە هەمان کاتدا پەیوەندیەکی زۆر بەهێزی کلتوری و زمانەوانی و ئەکادیمی و ئەمانە هەیە بۆیە
لە هەموو بابەتەکاندا ئەمریکا بەردەوام هاوکاری ئیسرائیل بووە تەنانەت بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسە هەرێمەکانیشدا بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسە نێودەوڵەتەکانیشدا ئێمە دەبینین کە ئەو هەموو مناڵە جوانە لە غەزە بوونە قوربانی ئەمریکیەکان ستانسی خۆیان نەگۆڕی پۆزیشنی خۆیان نەگۆڕی لەسەر بابەتەکە هەر ئەوە بوو کە دەوڵەتی ئیسرائیلی چی دەوت ئەوانیش هەر پشتگیر بوون و هەتا ئەم دەقەیەش بۆیە ئەوەی کە هەیە پەیوەندیەکانی نێوان ئەو دوانە و هاریکاری ئەمریکا بۆ ئیسرائیل ئەمە شتێکی نوێ نییە و بەردەوام بەشدار لەم جەنگە تا بەشدار بێت چۆن ینی تەنە خۆ ئەو فڕۆکانی کە بەکاردێنێن بۆ هەر ئەمریکی نین چۆنەوە خۆی ئەمریکا کۆنتراکتی هەیە گرێبەستی هەیە لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە و چەک و تەقەمەنی ئەفرۆشێ و بەتەنیا بە ئیسرائیلی نافرۆشێ بە دەوڵەتانی تریش ئەفرۆشێ لە ماوەی پێشوە چەند کۆنتراکتێکی زۆر گەورە کرا مامۆستایانەکەدارن لە قەتەر و لە سەعودی و لەمانە بەڵێ خۆ ئەم عیلاقەیە ئەوە نییە بڵێ تەنها دەفرۆشێت بە وڵاتیشی دیاری کراوە ئەمریکا پێویستی بەوەیە کە ئەو چەک و تەقەمەنیانەی دروستی دەگا بگەێنێتە بازاڕی جیهانی و بۆ ئەمەش چەند وڵاتێکی گرنگی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە کە بەردەوام پێی فرۆشتون لەوانە سەعودەیە لەوانە ئیسرائیلە لەوانە ئیماراتەکانە لەوانە پێشبینی کرا ئەمریکا بێتە ناو جەنگە کە یاخودەوە بژاردەیەکی دوورە پێ دوایە یاخۆستاڵێن بۆ لەدان لە بەرنامە ئەتۆمیەکە قوڵایەکی زۆریان هەیە و بەرنامە ئەتۆمی پێویستی بە فڕۆکەی ئەمریکی بێ بە بڕای ئەمە دەکەوێتە سەرەوەی ئێرانەکان چۆن وەڵام دەدەنەوە ئەگەر ئێرانەکان بێن و لە باتی ئەوەی وەڵامی ئیسرائیلەکان بنەوە بێن بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و بنکە و بارگاکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بکەنە ئامانج بەدڵنیایی ئەو دۆناڵد ترەمپ بێتە ناو شەڕەکەوە بۆ مەتەچێشە بوو کە بەشێک لە ستافی باڵۆێسخانە و کنسوڵخانەکان کەم کراویت پەیوەندی هەبووی کە بترسن ئێران بێت تێرشیان بکات سەر بنکەکانی ئەمریکا ئەمە لایەنێکی تەکنیکی سلکی دیپلۆماسیە تەنها پەیوەندی بەوە نیە ڕاستە پەیوەندیکی زۆری بەم خەتەرەوە هەیە بەم ڕستەوە هەیە کە ئێستا دروست بووە و ترس هەیە کە گروپە وەکیلەکانی ئێران بۆ نمونە مامۆسای بەڕێز باسی کرد مامۆسای یاسین کە لەوانەیە لە حاڵەتێکە لە کاتێکا بگەنە ئەوەی کە دەستکەن بە ئەنجامدانی هێرش بۆ سەر بنکە و بارەگا ئەمریکیەکان ینی ئەم مەسلەی کەمکردنەوەی ستافە هەم ئەو لایەنەشی هەیە بەڵام ئەمە یەکەم جاریش نییە چەندین جار لە پێشوا ڕووی داوە ئەم کەمکردنەوەی ستافانە جاری وها بۆ مانگێک 2 مانگ 3 مانگی خایانوە و دووبارە ستافەکان گەڕاونەتەوە سەرکاری خۆیان و کارەکان بەردەوام بووە بۆیە دەکەوێتە سەر وەڵامدانەوەی ئێرانیەکان ئایا ئەمریکا دێتە ناو شەڕەکەوەیانە و دۆناڵد ترەمپیش زۆر بە ئاشکرا باسی ئەوەی کردووە و وەزیری دەرەوەی ئەمریکاش زۆر بە ئاشکرا باسی جاوکاتە نابێتە جەنگێکی هەرێمایەتی ئەو کاتە ئەگەر ئەمریکا بێتە ناو یاخود پێوەست بە بڵێن شەڕی ئابووری شەبوو لەگەڵ چین ئەو هەموو بارگژیانە دو خۆڕەڵاتی ناوەڕاست بەرەو کوێ لەگەڵ چین و اینجا پەیوەندی ئەمریکاش ئەو کاتە ئەگەر ئێمە بچینە ئەوە دەچینە قۆناغێکی زۆر خەتەر و مەترسیدارەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە دەبێتە ئەو جەنگەی کە ئیتر هەیە و تا حدێک تا ئێستانی وی ڕۆشتوین و بەڵام هێشتا نەبووە بە جەنگێکی تەواوەتیش تا ئێستا لە هەوایە مامۆسانی بەڕێز باسییان کرد تەنها بە موشەکە هێشتا ئێمە نەگەشتوینەتە ئەوەی کە هێزی ئەمریکی دابەزێت بۆ نمونە بچێتە هاوکاری بکات یاخود هێزی وڵاتی چیکە بڕوات هێرش کاتە سەر وڵاتێک لە ئەنجامە هێرشەکان نەچۆتە سەر خاک تاکو ئێستا هەر هێرشی هەواییە بەڵامە بێت چاوەڕوان بین بزانین لە ڕۆژەکان و کاتژمێرەکانی داهاتوە ئێرانەکان چۆن وەڵام دەدەنەوە و تام قۆناغە ئەوە هەیە بیانەی ڕژێمەکە بگۆڕن یاخودەوەی کە ئێران ناچارکن واز لە بەرنامە ئەتۆمیکێک بێنێ واز لە موشەکە بالیستەکانی بێنێ ڕەنگە بۆ بەلای ئێرانی شۆیڵی سوور بێ بەڵام ئێستا ئامانجەکە چییە؟ ئامانجەکە ئەوەی تاکو ئێستا هەیە کە باس دەکرێت لەلایەن بەرپرسانی ئیسرائیلی و لەلایەن بەرپرسانی ئەمریکاشەوە کە باسی لێوە دەکەن پرسی چەکی ئەتۆمیە لەگەڵ سوپای پاسدارانی ئێران ئەمە دوو خاڵی گرنگە کە ئەمریکیەکان و ئەم ئیسرائیلەکانیش دەیانەوێت کە ئێران دەستبەرداری ئەم دوو شتە بێت چونکە بە بۆچوونی ئەوان ئەمە ترسە بۆ سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوڕاست و ترسە بۆ سەقامگیری ئەو وڵاتانەی کە هاوپەیمان و تەحالوفی ئەمریکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەس ئەوەی کە بەڕێز لە ئەمریکاش بووی خوێندنەوە ئەوەی کە
خوێنەوە دەکە بۆ بەرنامە ئەتۆمیەکە زانێر هەواڵگیریەکان گەشتونەتەوەی کە ئێران چەکی ئەتۆمی هەبێت یاخود دوورە ینی بەپی ئەوەی کە لە راپۆرتەکان و لە ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانیەوە باسی لێوە دەکرێت ئێران وەکو دەوڵەت زۆر نزیک بۆتەوە لەوەی کە بگاتە ئەو حەدەی کە چەکسازی بکات لە بەرنامە پرۆگرامە ئەتۆمیەکەیدا و ئەب گفتوگۆیانش کە لە ئێستادا لە ماوەی 60 ڕۆژی ڕابردوودا گفتوگۆیان کردووە لەگەڵ ئێرانیەکاندا لەسەر ئەوە بووە کە ئێران دەبێت دەستبەرداری ئەم توانایە بێت و نابێت بە هیچ شێوەیەک ببێتە خاوەنی ئەمە بۆیە دۆخەکە لە دوای ئەوەشەوە گەشتوینەتە ئەم قۆناغەی کە تاوەکو ئێستا ئێرانیەکان بەپێ ئەو ئاماژانەی دیارە کە ئەوان ئامادە نین دەستبەرداری ئەم توانایە بن بۆیە دۆخەکە گەشتۆتە قۆناغێکی ترەویش ئەوەیە کە ئەم ئۆپەراسیۆنانە هەیە بۆ لێدان لەو شوێنانە لەو با بڵێن لەو بارەگا و لەو بنکانی کە کاری وزەی ئەتۆمی و بیتانی ئەتۆمی دەداتەکرێت تاوەکو فەرامۆش بکرێن تاوەکو کۆتاییان بێت. باش وەکو دۆناڵد ترامپ ڕاستە دەڵێن چاوی لەوێ خەڵاتی نۆبڵی ئاشتی وەربگرێت و ئەو گرەی بۆ دروست بۆ بڵێ ئۆباما وەریگرت بۆ من وەری نەگرم ئەو بارگژانە دووری دەخاتەوە لەوەی لە شتێکی لەو شێوێ وەڵاهی ئەم پرسیارە ئەبێ زیاتر ئەوە لەوانەی ئەوانی کە خەڵاتەکە بۆ نمونەهینەکەن زیاتر باشتر بزانن من زۆر شارەزایم لەسەرەوە بەڵام مۆسم ترامپە بۆ ئامادە کردووە ینی دیارە ئامادەیی هەیە بۆ ئەوە ئەگەر بە تایبەت ئەگەر بێت بەشدار بێت و بێتە ئەم شەڕە و پشتگیری ئیسرائیل بکات و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمە باسی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هەیە ناڕاستەوخۆ ئەوەیە تۆ چەک و تەقەمەنی و ئەو هەموو شتەکە تۆ ئەیفرۆشیتەوە بە وڵاتێکی تر ئەمە هاوکاریە بەڵام ناچێتە بواری ڕاستەوخۆ بەڵام ئەوەی لە حاڵەتێکە ئەگەر ئەمریکا بەدوایە گەر وڵاتانی تر بێنە شەڕگەڵما بێتە هاوکاریی ڕاستە و خۆمانگی بەزۆکو پەیوەندی شێ بوو لەگەڵ پۆتین پەیوەندی تەلەفۆنی کاریگەری پۆتینی لەسەر یاخود بڵێن دەتوانن ڕۆڵ ببینن لە هێورکردنەوەی باردۆخەکە قایلکردنی ئێران ینی ئەو پەیوەندی کە لە بینی پۆتین و ترامپ هەیە خۆی ئێرانیش پەیوەندیشی باشی هەیە لەگەڵ رووسیا و لەگەڵ سینیشە و هەمووی زۆر نابێت کە لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد لە سووریا کە ڕێکەوتنێکی تێگەشتێکی استراتیژی لە نێوان تاران و لە نێوان مۆسکۆیە واژۆکرا تقریبا هەفتەیەک ئەگەر هەڵە نەبم 2 هەفتە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد بوو کە ئەم ڕێکەوتنە باسی چەند لایەنێکی هەبوولایانی سەربازی لایەنی هەماهەنگی ئابووری زیاتر بۆ ئەوەی کە بە بۆنی ئەو سانکشن ئەو سانکشنواتە سانکشن گەمارۆ بە بۆنی ئەو گەمارۆیانی کە لەسەر ئێرانە لەلایەن ڕۆژ ئاوا و لەلایەن ئەوروپیەکانەوە بۆ ئەوەی بتوانرێت منفەزێک بۆ ئێران دروست بێت لە ڕێی رووسیا و لە ڕێی سینەوە دەبێ بزانین کە لە کۆتاییە بەرژەوەندەکانی زلهێزەکان لەسەر و بەرژەوەندی نیمچە زلهێزەکانەوەیە و لە کۆتاییدا ئەوانەی کە قەرار دەدەن بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەسەر ئەمە دەکەوێتە سەرەوەی بەڵام بیشتر باز دەکرا بۆ نمونە ئاوپەیمانەتی رووسی و ئێرانی و چینی محوەرێک و ئەمریکا و بەریتانیا وڵاتانی کەندا و محوەرێک بکو هیچ خۆ یارمەتێکی ئێران هەبوو هیچ یارمەتێکی ئێران هەیە لەو شەڕەدا من ئاگادار نیم ئەگەر شتێکی زۆر دیاری نامۆسم پێشتر ئەو پلەبەندیە دەکرا یعنی ئێستا بەس دیارە ئێران بەتەنیایە ئەمڕۆ زۆر لە عێراق باسی پرسیار لەوە دروست بۆ ناو شیعی عێراق رووسیا چی ئەکات بۆ ئێران هەندێک گەشتۆتە ڕادەی خەڵکی وەسەتی شیعیان لە ناوەندی شیعە ئەوە بیردێنەوە کە رووسیا سەدام حوسێنی بەو تعبیرە شعبیە فرۆشت دوای بەشار ئەسەد دوایی معەمەر خەزافی کێ ئەڵێ مەسەن ئێستا ئەوەش نەکارە نەفرۆشت ئەمە یەک دوو هەمومان ئەزان خۆی رووسیانێتەوە خێک نییە یارمەتی خەڵکدا بەو جۆرە سێ کی ئەڵێ مەسەن رووسیا ئەوێت ئێران بێ بەخاونی ئەتۆم پرسیارێکە لە ئێرانە زۆر ئەکرێکە ئایا ڕووسەکان هاوپەیمانمانن یان نە
ئێران مەسەرەن عقدی درێژی هەیە 20 ساڵە 25 ساڵ لەگەڵ چین و لەگەڵ ڕوسیا هەمیشە وا پیشانەدا کە ئەوش بەرەیەکی هەیە و پشتیوانێکی هاو ئاستی ئەمریکا باش بەڵام ئەمەش هەر دیسان یەکێک لەوە امتحانە حەقیقیانەی یان ڕاستیانەی لەوەی کە ئیتر بوار بۆ دروشم و بۆ ئەوە نایەڵێتەوە مەسەن دووسێ ڕۆژ زۆر هیوا یەک دوو ڕۆژ زۆر هیوا لەسەر یەک دوو ڕۆژ زۆر هیوا لەسەر پاکستان هەڵەت چندرا کە دێ بەهانامانەوە هەتا وتی ئەتۆمیش بەکارێنێ بۆ ئێمە پاکستانی نەخێر مشتیوان نەوت و حدودشی داخستان ڕۆسنورەکە بۆی هەر ئەخۆن تۆمەتبار ناکرێت بۆی کاوکاری ئێرانە زۆرشت بەناوی ڕۆسیاوە ئەوترێت و خۆ ئەوەیە ڕازی نابێ و دێتە هاوکاری ئێران چینیەکان قەت چین مەسەن دروشمی ئەوەی هەر نەبووە کە ئەو بەشداریەکە لە بۆڕینی ڕژێم لە ئێستا بوون پاکستان بەچێکی چینی هینسانی تێکشکان لەو ڕۆژەوە کاری ئێران نییە قسەیە بەڵام قسە هەیە کە توانێت هەواڵگریشە نەک هەرچێکی چینی ئێران ئێستا خۆی بازانەوەی کە باسەکەن کێشەی هەواڵگری هەیە کە تۆ لە تەلەڤیزۆنەکەی خۆتەوە هەموو ڕۆژەی ئەلانکەی کە من کارگەی درۆنم لە تاران گرتووە ئەمە دەستکەوت نییە ئەمە ماڵوێرانیە تۆ دەیدان ئەنەی بەوەی بێ ئاگا بووی لەوەی کارگەی درۆن لە وڵاتەکەی تۆ دروست کراوە ئێستا ئەگەر هەبێت و گرتی بێتیشت نابێ لێکەوتەی خراپی هەیە کە تۆ بیت چی بە خەڵبستنە سەربانی ماڵەکانتان سیرکەن ئەگە تەنی نامەوە هەیە خەبەر بن لە هەکوێ سارێکی ئەنی کە تۆ ترس و تۆخ دروستەکەی ئەی سلمێنی کە دەستگە هەواڵگریەکان دەستگە ئەمنیەکان لەم وڵاتەوی ئاگا بوون کارەساتێکی گەورە ڕوویدا و ئیسرائیل هاتووتە ناو ورگ و ڕێخۆڵەمان باش وەکو کورتی کاریگەریەکەی چییە ئێستا دەنگۆ بڵاو دەکرێتەوە گویاندێک بەرپرسانی هەرێم هەرێمیان جێشت بێ ئەنی لێکەوتەی دەبێت لەسەر هەرێم یاخود باز لە نیگەرانی ئێران دەکرێت لە پارتی ویکێتی ئیدانەی خۆی هەموو شتانی کامران باسی کرد بەشێک لەو لێکەوتانی ئەشێ لەسەر هەرێم بیبێ لە ڕۆی ئابووری لە ڕووی ترەوە بەڵێ لێکەوتەی لەسەر هەرێم هەیە ساوەکو هەر لە ئێرانە سیرکەی حتا لە بەستین ئاستەکانی سنتەرەکانی لێکۆڵینەوە هەمیشە هەرێمی کوردستان و مەترسی سەیرەکەن ئەوەی کە یەکێکە لەو درزانەی ئەشێت ئیسرائیل لێوێ دزە بکاتە ناو ئێران ڕەنگە لە دوای شەڕ ئەمە تۆختر بێتەوە هەرچەند ئێمە ئازەربایجانمانەیە تورکیامانە شتی تریشمان هەیە بە دەوری ئێران بەڵام بە بەردەوامی لە ناو زانکۆکانە لە ناو سنتەرە ئەمنیەکانە لە ناو سنتەرەکانی لێکۆڵینەوە ئەوە بووە بە شتێکی چەسپا و نەگۆڕ بە عورفێک لێتە بەحسە خەتەرەکانی سەر ئێران یەک دوو سەیەکیان هەرێمی کوردستان کە کەلەکەیەکی دوژمنە شڵۆقە بۆی هەیە ئەی باش نیست چییە بیکار شتێکی تر لەوە مەسەرەن هەرێم ێستا لە ناو هاوکێشەی عێراقە ئەگەر بۆ نمونە هورمز کاکتۆر باسی کرداکەوێ ئێمەش هەلێکەوتەمان بەرەکەوێ بۆ نمونە ئەو کاتە عێراق ناتوانێت بوو معاش خۆشی با موچی خۆشی باشن کە بەڵێ 3 ملیۆنی وێنێرێ گریمان لە هەرێمەوە بەرحاڵ شتەکە زۆر عملیکی حسابی ئالۆزە هەرێم چی بەڵام باشترین شت ڕەنگە ئێستا هەرێم بیکە ئەوەیە شوێن هەڵوێستی وڵاتانی کەنداوکە لە ئاسایی سعودیە بکات چۆنە ینی ئەوەیە کە توانێت باڵانسی ڕێمە کاکتۆر باسی کە 400 چەند کیلۆمەترمان هەیە لەگەڵ بەڵێ ئەمریکیەکان لێرن ئەمڕۆ سبەینە ڕەنگە لێرە نەمێنن لە لەحەزەیەکە لە سووریا ژمارەیان زۆر بوو کەم کرانەوە بۆ 1000 ڕەنگە کەمتر پێیان ڕەنگە لە بڕا بەجێ بیاڵم و مهم نییە بەلایەنەوە ئێستا ئێمە هاوسۆز بین لەگەڵ ترامپایانی هاوسۆزی هەرێم شتێک لە هێزی کێشی هێزی ترامپ ناگۆڕێ یەکەم و زیادی ناکە بەڵام بۆ ئێرانیەکان زۆر بە دیقەت بەزارڕەبین تەماشا هەرێمی کوردستان زۆر پیان گریتە لە بەر هاوسنوور باشترین شت ئەوەیە کە ئەو وڵاتە ئەنەی کەنداو لە دوای 2009 هاوکێشەیەکیان دۆزیوەتەوە کە هەم دۆستی ئێرانن سەیکە سعودیە لە خەرج و کۆمەکی حاجی ئێرانەکانی گرتە ئەسۆ لە ڕۆژی شەڕەکەەوە تاکە ئەمێنەوە خزمەتیانەکە تەلەفۆن بۆ پزیشکیانەکە ئاڵێ ئێوە برامان دەست بەرتان نابین ئیدانەی هێرشەکانی سەر ئیسرائیلەکە بە بێشرم لە هەمان کاتا ڕەنگە لە دوای ئیسرائیل نزیکترین وڵات لە ڕۆی ئابووریەوە ئێستا هاوپەیمانی هەموو خەونەکانی ترام بۆ بژانەوەی ئابووری ئەمریکا لەسەر کەنداو لەسەر بۆ بەرهێنانی کەنداو بنیاندراوە هیچ شەرم ناکەن لەوەی کە هاوسۆزن لەگەڵیان بە تایبەت قەتەر یعنی قەتەر زیاد لە سعودیش ئەڕوات لە هاوکاریکردنی ئێران لە هەمان کاتە گەورەترین قاعدەی ئەمریکی ئەدێت لەوەیە و بۆ ماوەی 10 ساڵ و هەموو کۆ لە قەتەرەوە عێراق وێران کرا لە قەتەرەوە زۆر ئەمریکیەکان ئەیگەن بەڵام بەدەم ئێرانی شەواچێ هەرێ بتوانێت ئەوە پێویست ئەو باڵانسە ڕاگرێت ڕایگرتووە ئێستا بەیاننامە دەرچووە لە سەرۆکایەتی هەرێم لە نووسینگەی سەرۆکی یەکێکی نیشتیمانیەوە بەیاننامەیەک دەرچووە بەڵام نووسینگە
هەستیارە دۆخەکە لەولاش هەر مشکیلە ینی سەخۆ ئیدارەی ترام کاک بینەر زانیان ئیدارەی دیموکراتەکان نییە بە مەسلەکی سیاستکەن ینی تویتێک لێ دوانێ ڕەنگە مەزات شتێک باوە وایە ئەوان تۆزێ ئەوەن حساسن بەو شتاش وەکو دو پرسەرنی پێوە شارەکە درێژە دەکێشێ وەکو پێشبینی خۆ یاخود ئەوەی وڵاتانی کەندا و مەترسیانەیە بۆ نمونە ئەوانیش بە بەرێنەکەیان لێ تێکچێ گرجی واڵۆزێک دروست بێت زۆر یەکێکە لەو شتانی کە زۆر لێ ئەترسن و زۆر مەترسیدارە بۆ ئەوان بۆ ئەمریکاش ینی زۆر مشکیلەیە لەوەی کە لە کۆنتترۆل دەرچێ وەکو وتمان کێشەیەکی تریشانەیەکەوەیە تستێکی تریانە ئیسرائیل سەرکەوێت هەرێمێک تورکیا بۆ نمونە سیر کە هەر تورکیا چی هەیە F-16 هەیە تا هیچی تێرخۆ ئیسرائیل F-35 هەیە ئەتۆمی هەیە هەرترسیان هەیە سیستمێکی هێرێمی دروست بێت تاکجەمسەر کە ئیسرائیل تیاسەدە سەروەر بێ هەموو مەرجەکانی خۆی بەسەریانە پسەپێنەوە ئەوان کە بە پاشکۆ ئەو ترسەشیان هەیە بۆیە بە ئەگەری زۆر و ئەو شتانەی ئاماژانەی کە هەیە احتیمالەن دوای بەدیهێنانی هەندێک ئامانجی زۆر گەورە لایەن ئیسرائیل و ئیتر ئەو کاتە دیبلۆماسیەت دەست پێ بکەوە ئەمە ئێمە هەر باسیەوەکەن کە ئەمریکاوەمانە نێوانگیریەکەن بەڵام بیرمان نەچێت شەڕ جانبێکی خێریتیایە بۆ ئەوان چەک ساکەنەوە هازانیاری هەواڵگری مانگی دەستکرد هەموو پیشە سازیانی بە درێژایی ساڵان بەرهێمی هێن ئێستا بازاڕی هەیە بۆ کتێبێک هەیە سوودەکانی شەڕ کە عەبدوڵڵا حەسەنزادە وەری گێڕاوە بە کوردێکی زۆر ڕەوان کەسێک ئەوە بخوێنێتەوە تێگا کە شەڕ بۆ وڵاتە زلهێزەکان بۆ ئەوەی کە ئەمڕۆ ترام وتێتی لێگەڕێبا تۆزێ خۆیان لە کەرکووکی شوای لە دوای 16 ئۆکتۆبەر هیچ نییە هەندوو هێزی شەرهانێ شەڕەکەن دوایی گۆڕانێکە لە هێزەکانە جێگۆڕکەیەکی هێزە و تۆزێ شەڕەکەن لێگەڕێباتە شەڕ ئێستا هەمان تعبیری دووبارە کردوتەوە مای خوان تاقیکردنەوە هەندێک تەکنۆلۆژیای ئەمریکی بکڕن هەندێک ناچابن پەنابانە بەر ئەمریکانێت تکا سە ئێران تکاکە لە ئەمریکا جاران ناهاتە سەر مێستانیشە لەگەڵ سوپاس دەکەم کاکتۆر وەکو دو پرسیارشین بۆ بەڕێز بە کورتی لەسەر لێکەوتە ئابوووریەکانی جەنگ چ بۆ ئیسرائیل بێ چ بۆ ئێران بێ ئێستاش بڵین و بەڕێزوتت ڕۆژانە بۆ ئیسرائیل خەرجی ملیارێک دلار ڕەنگە تەقانەوەی درۆنێک هەندێک زار ملیۆنێک دلاری بوێ لێکەوتی زۆری دەوێت بۆ هەردوولا وەرەسە بەتایبەت ئێران کە ئێستا ڕوبەڕووی ئەو هێرشە ئاسمانیانە بەری مەسەلەی ئابووری بۆ ئیسرائیل بە نەزەری من بێجگە لە تێچووی جەنگەکە ئەو بەراویشتە خراپانەی ئێستا موشەکانە کە لە ناو ئیسرائیلە بۆ نمونە و شارێک لە باش لە حیفە و لە تەلئەبیب و بەڵێ باشووری تەلئەبیب یات بامی ناو بامیاتی ناوەنادە شتێکی باتیان مەشتێکی باتیان 61 بینایە ڕووخاوە حوتی ئەوێ بڕوخێنرێ دروست بکرێت ئەوە بۆ نمونە یان مەسفاویان ئەو بەندەری حیفە ئەمانە زەریە پێوتە ئەوە ئیعادەی ئەعمارکردنەوەی ئەوە شتەیەکی ئەوانە دەری هەیە بەڵام ئیسرائیل بە هیچ جۆرێ لەبەرەوەی دڵی ڕۆژ ئاوایە لە ڕۆژهەڵاتە چەقێنراوە لە بەلفۆردەوە کە بریتانیا لێگا لە 1970 دروستی کردووە زۆری ناچێتە سەر زۆر بە ئاسانی لی دەرەچن و بەس کاریگەریش نیە سەرەوان چکەوان لەگەڵ موشەگەڕانە هاتوون و ڕەنگی گەشتیار و زوو چاکیەکەنەوە زوو ئیسرائیل چێتەوە پێشتر نەکبێتەوە بەڵام کاولکاریەکان بۆ ئێران کاکە وا بە ئاسانی نایێتەوە ئێران حەسارێکی ئابڵوقەیەکی ئابووری گەمارەیەکی ئابووری زۆر قورسی لەسەرە ئەمریکیەکان جواب بە ئاسانی وازی لێ نایەنە و گەمەرەوەی لابەرن تێگەی ئێمانە ئەبێت هۆی ئەوەی ئایا ئێران پێچووی جەنگ بەڕێبەڕێەوە وە کاک دکتۆر فەرمووی ئێران لە دوای 1970ەوە فەلسەفەی ئەوەی هێنا کە بە هیچ جۆرێک ئێران فیشەکێکی نەپیەوە بندرێ نەبی تەقێنێ ڕوبەڕوو بەڵام ئەوەستا نەک فیشەکێ ئاسمانەکەشی لە دەستداوە بە بەردەوامی فڕۆکەی F-35 و 16 و نازانم ئەم هەموو تەکنۆلۆژیا جەنگی ڕۆژ ئاوایی ئێران نەکوتێ تێگەشتی ئەمە وای لێکە ئایا ڕۆژانە چەند ملیۆن دلار ئێران زەرری لێکەوە چی لێ ئایا ئەوەی پێڕازە بێتەوە ئایا ئەم هەموو کەواتە تێچووی جەنگی و کاریگەری ئابووری نەرێنی جەنگ لەسەر ئێران زۆر زیاتر ئەبێت چونکە ئەساسەن ئابووری ئێران ئابووریەکی ماندووە ئابووریکی ماندووە باشە تێگەی مسافێکی بیری نەمەوە کاکتۆر کاتێکە حەسەن نەسڕڵڵا کوژرا ئێران زۆر بەهێوری و بە عەساب ساردی مامەڵی لەگەڵ کرد لە فەرماندەیەکی گروپە ئێرانیەکانیان پرسی لە عێراق بۆچی مەسەلەن ئێران ئەو هەڵوێستەی نەبوو
وتی کاتێ لە پێناوی پاراستن و مانەوەی دڵەکە ئەگە تۆ باڵێکی شت بقردێ قبولتە بەس دڵت بمێنێ بەڵام ئێستا تیر بەرەو دڵەکەی بۆیە ینی لێکەوتەکان زۆر قرسن. باش کەوتۆر جگە لە ئێران لێکەوتی ئابووری هەوی ئاسمانی ڕاگیراوە عێراق ئەردن ئاسمانی سووریا ئەوە شەر زیانی ئابووری هەیە بێگومان وەک بازەکرێ بەس لە هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکی $4 ملیۆن لە دەساتی دەوڵەتی عێراقی کەم بۆتەوە ئێوە زەرەرە بەڵێ تێچووی جەنگی ڕاستەوخۆ ناتۆ بەزنان ڕاستەوخۆ بەڵێ زەرەری کردووە بازرگانی کەمە بێتەوە تا نسبیان خۆمان ئێمە لە ڕکودێکی اقتصادیان ڕکودەکە زیاد دەکات کەم نابێتەوە ئەمانە هەمووی دەبێتە هۆی پاشەکشەی ئابووری و پاشەکشەکەی لە گەشەی ئابووریە بەس یەک خاڵەیە حەزم کردیڵێ چەرچڵ قسەیەکی هەیە ئەڵێ لە دنیای سیاسەتە شتێکنی ناوی دۆستایەتی هەمیشەی یان دوژمنایەتی هەمیشەی شتێکێ پێ دووترێ بەرژەوەندی هەمیشەی ئەمریکیەکان بۆ بەرژەوەندی هەمیشەی شەکەن. زۆر سوپاس دەکەم کاک بینەر دوخڵەکیش بۆ بەڕێزت وەکو مەودای جەنگەکە هەر پێچیاوە بە ئاسمانی و سنوورداری بمێنێتەوە و کاکتۆریتی گرە لەسەر 2 هەفتە 20 ڕۆژێکە چی لێ دەخوێنێتەوە ئەگە شتێکیش مابێ سوپاس دەکەم. زۆر سپاس وەڵاهی کاک حەکیم ئەوەی کە هەیە گریمانەیە لە ئێستا باسیەکەین دووبارە یعنی دەکەوێتە سەرەوەی ئێرانەکان دەچنەوە سەرمێزی گفتوگۆ ئایا گفتوگۆکان سەرکەوتەوە بێن ئەتوانرێت کۆتایی بەم دۆخە بهێنرێت یاخود ئێرانەکان مقاومەکەن و بیان وایە کە حەق و مافی خۆیانە کە ببنە خاوەنی ئەوەی کە ئەیانوێت و بڕیار بدەن لەسەر وڵاتەکەی خۆیان دیارە بەم ئاڕاستەیە ئەمە شتێکە کە چەندین جار لەلایەن واشنگتنەوە ڕەت کراوەتەوە بۆیە ئەگەر بە ئاراستەیشیانە بڕۆین و گفتوگۆ و لێک تێگەیشتن دروست بێت ئەوە لەوانەیە بچینە ئەوەی کە نەچینە شەڕ و قەیرانێکی گەورەترەوە کە لە قازانجی کەس نیە لە ڕۆژهەڵاتی ئەمریکا شەڕێکی هەرێمایەتی ناوێت ئەوەی لێ خوێنرێتەوە ئەوەی لێ خوێندرێتەوە ئەمریکا شەڕێکی هەرێمایەتی تاوەکو ئەم کاتێکم قسە لەگەڵ تۆیەکەم نایەوێت بەڵام ئەمە دووبارە مامۆستای بەڕێز زۆر جوان وتی لە قسەکەی چەرچڵەوە دەمت خۆش بێ ئەمە بەرژەوەندی هەمیشەیە لەوانەیە بەرژەوەندەکان بەیانی بگۆڕن بۆیە حیساباتی بە کورتی ترامپ دەتوانێت پێکیان بێنێتەوە چکەوتی پاکستان و هیندستانشم پێکێنەوە کەس باسی نەکردووە خۆی باسی کردبوو وتی کەس باسی ناکە. پاکستان و هیندستان ئیسرائیل و ئێران نین ئەمە مقارنەیەکی ئەمە مقارنەیەکە کە تۆزێ قورسە کە تۆزێ قورسە. سوپاسان دەکەین کاک بینێر کوردی ماستەر لە کاروباری نێو شارەزای کاروباری ئەمریکا و دکتۆر کامەران ئەحمەد پسپۆڵ یاڤەری و دکتۆر یاسین تالێ کۆڵی شارەزای کاروباری ئێران مادەمان کردین زۆر سوپاسان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.